بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەوێ بینەرانی عزیز هیوای کامەرانی و شادیتان بۆ دەخوازین ئەمڕۆژ لە بەرنامەی کوێنەی پامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم کاک جەلالاتین و خزمەتان کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردووم دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. سپاس. ئازیزان و خۆشەویستانی پامی ڕۆژ، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. ئەو بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون دیارە تەوەریەکەمیان بڕیار وایە کە ناڕزایی دەرچوە دانەمەزراوەکان خۆپشاندانەکانیان لە هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. بۆ ئەمڕۆ میوانداری چەند دەرچوێکی دانەمەزراومان کردووەکو ئەنجومەنی بەڕێوەبردننی دەرچوانی دانەمەزرا لە هەرێمی کوردستان کە پێکاتون بابزانین داواکاری و مافی دەرچوە دانەمەزراوەکان لە هەرێمی کوردستاندا چییە؟ بەڵازان لە تەوەری دوین بەرنامەکەماندا باز لە هۆکارەکانی زۆربوونی ڕێژەی تەلاق و تێکچوونی بنەما خێزانیەکان و لێکجابوونی خێزانەکان دەکەین بەداخەوە کە لەرێمی کوردستاندا لە دوایین ئامارەکان ئەوما پێ دەڵێت کە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی زۆربوونی تەلاق لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردو کە خۆی لە چەند هۆکارێک دەبینێتەوە لەوانە دووربوون لە ڕێنمای ئیسلامیەکان لێکتێنە گەشتنی هاوسەران پێکەوە زۆرجار دەستخستن نێو ژیانی لەلایەن کەسانی ترەوە بۆ ئەو ژیانی هاوسەران و کۆمەڵێک بابەتی دیکەوە کۆمەڵێک هۆکاری دیکەن کە بوونەتەوەی کە زۆرێک لە خێزانەکان لە هەرێمی کوردستاندا هەڵبۆشێنێت. ئێمە لەو تەورێماندا باز لە هۆکارەکان دەکەین و بزانین هۆکارەکان چین و ئایا چارەسەر چی بووی کە بتوانێت ڕێژەی تەلاق لە هەرێمی کوردستاندا ڕوو لە کەمبوونەوە بکەن. ئەلبەتە ئێمە هاوکارمان ئەمیرانونی لە هەولێرەوە لەسەرم بابەتی کە دانیار ئاماژەی پێکرد لە ستۆدیۆی پامی ڕۆژ لە هەولێرەوە میوانێکی تایبەتی دەبێت بۆیە تەوەری دووەم دەچینە هەولێر. جیاواز لەم بابەتانە راپۆرت و زانیاری و ئەو ڕووداوە گرنگانەی کە لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا ڕوودەدەن لە ڕێگەی پاملێرانمانەوە بۆتان دەگوازینەوە. ڕازان دەستپێک دەچینە لای کەش و هەوا بزانین ئەمڕۆ پلەکانی گەرما تا چەند دابەزین و بڕیار وایە کە لەم کۆتایی ئەم هەفتەیەدا بارانبارینێکی زۆر بەلێزمە ببارێت دەکرێت بزانین تا چەند ڕاستەوە بزانین ئەمڕۆ پلەکانی گەرما تا چەند گۆڕانکاری بەسەرداتوە پێکەوە بینەری دەبین.
بەڵازدان و خۆشەویستان دیارە نزیک بە 7 ساڵ زیاترە بە فەرمی هیچ دامەزراندنێک بۆ دەرچوە دانەمەزراوەکانی زانکۆ پەیمانەکانی هەرێمی کوردستان نەکراوەتەوە گەرچی لەم لاولولا بە بڕیارێکی تایبەت چەند کەسێک یاخۆت لە ڕێگەی با بڵێن تەسکی حەزبیەکانی لەق و کۆمیتەکانی یەکێتی و پارتیەوە تایناتێکی ژێربەژێر هەبوو بێ بۆ هەندێک کەرتی تایبەت یا بابەتی تایبەت بەڵام بەگشتی دامەزراندن لە نزیک بە 7 ساڵ زیاترە وەستاوە و ئەمەش دیارە دەرچوویەکی زۆری دانەمەزراوی زانکۆ پەیمانەکانمان هەن کە لە ئێستادا بێکارن و دەشزانین کەرتی تایبەت لە ئەچا هەستێک و چه دۆخێکدایە بۆ قسەکردن لەسەر بارودۆخی یا ماف و داواکاری دەرچوە دانەمەزراوەکان لە هەرێمی کوردستان و هەروەها ببورن و هەروەها لەسەرەوەی کە جارێکی دیکە خۆپشاندان و ناڕزایەکانیان لەسەر شەقامەکان دەست پێ دەکاتەوە میوانداری دوو لە نوێنەرانی دەرچوە دانەمەزراوەکانمان کردووە کەویش بە ڕێزان سەنگەر علی ئەندامی دەستی بەڕێوەبردنی دەرچوە دانەمەزراوەکان و هەروەها بە ڕێزکاک محەممەد میرانی ئەویش بە هەمان شێواز ئەندامی ئەنجومەنی دەرچوە دانەمەزراوەکانە کاک سەنگەر بەخێر بێن کاک محەممەد بەخێر بێن کاک سەنگەر دەمەوێت پێش هەموو شتێک باسی ئەوە کەم پێم وایە سبەینی خۆپشاندان و ناڕزاییتان دەبێ و ئەمڕۆ کۆنگری ڕۆژنامە نووسیتان دەبێت گەر بکرێ باسێک لەوە بکەن بەڵێ بەناوی خوا سەرەتا سوپاس بۆم دەرفەتە بەڵێ ئێمە ئەمڕۆ کاتژمێر 11 پێشنیۆڕۆ کۆنگرێکی ڕۆژنامەوانیمان هەیە بەیانیش خۆپشاندانمانە بێت خۆپشاندانەکە لەکوێ ئەنجام دەدرێت خۆپشاندانەکە پێم وایە لە بەردەم نووسینگی پەرلەمانی کوردستانە بێت زۆر داواکاریتان چیە ئێمە تەبەن بە چەند قۆناغێک گەیشتوینەتە ئەمەی کە ئێستا ئێمە خۆپشاندانەوانە بکەین ئێمە سەرەتا یاداشتمان پێشکەشی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی حکوومەت کرد بەڵام بێوەڵام بوون دواتر ئێمە یعنی داواکاریەکانمان گۆڕی بۆ خۆپشاندانەکانیشمان هەر بێ ئەنجام بوو بەڵام مەسای ئێمە هەر بەردەوامین لەسەر داواکاریەکانمان وازەحن داوای دامەزراندن و هەلی کار و ئەو شتانەیە کاک محەممەد دەرچوە دانەمەزراوەکان لە هەرێمی کوردستان زیاتر لە 7 ساڵە پێم وایە بە فەرمی دامەزراندن وەستاوە ئێستا ئەنجومەنەکەتان چەند ئەندامی هەیە و بەگشتی چەند دەرچووی دانەمەزراوی زانکۆ پەیمانەکانمان هەیە لە هەرێمی کوردستانە نزیکی تۆڵی 7 ساڵ بەڵام ڕەنگە 8 ساڵیش بێ هێشتا دەرچووی دانەمەزراو لێرە هەیە یعنی ئەم هەموو زانکۆ هەیە ئەم هەموو بەشە هەیە سەرباری ئەو زانکۆ حکومیانە زانکۆکانی ئەهلی شەکرێتەوە بە کۆی گشتی بە مەزەندێکین بە 25 بۆ 30 هزار دەرچووی دامەزرا و دەرچوو لە ساڵێکە کۆی ئەمانە بەڵێ کۆی ئەمانە لە ساڵێکە لە ساڵێکە 25 بۆ 30 هزار کۆی ئەمانە بە کۆبکەرەوە لەگەڵ 8 ساڵەکە ڕەت 8 ساڵەکەی بکەن نزیکەی 200 هزارێکە بەڵام زیاتر لە 200 هزارێکە ئەگەر ئێمە تەنها 25 هزاریش بۆ هەر ساڵ حساب بکەین بەڵام کێشەکە چییە؟ کێشەکە وەیە بۆ منە لەگەڵ ئەم بارودۆخەیە کە حکوومەت ئەم وەزعی خولقاندووە کە دەرچوودا لە هیچ وڵاتێک ئێمە ڕەنگە دەرچوو کە لە زانکۆ تەواوکات پشت بۆ نەبەسێت کە بڵێ ڕاستەخۆ من لە کەرتێکی حکومی ئەبم بە موچەخۆر و بم بە کۆیلە هەشتێ لە بابەتی حکوومەت و لە کەرتێکی حکومی کارەکەم لە هیچ وڵاتێکە ئەمە نییە بڵێ هەمووی لە 100% بەم شێوازە بێ بەڵام بارودۆخەکە چیە؟ بارودۆخەکەوەیە کەرتێکی تایبەت هەیە ئەتوانێت کاری بۆ بکات لە کەرتێکی تایبەتە کاری بۆ بکات وەکەوەی کە ئێستا حکوومەتی هەرێم خۆی ئیدعای بۆ کات و داوا لە دەرچوە دامەزراوەکانەکات لە پشت بە دامەزراندن مەبەستن وەرن لە کەرتی تایبەتە کارکەن بەڵام کێشە گەورەکەمە کەرتی تایبەتیش قۆرەخ کراوە لە کەرتی تایبەتی مەجاالێکی وانەیە کە تۆ بتوانانی ئیش بکەی یعنی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە پێتەڵە دەیان هزار هەلی کار ڕەخسێنین پێدەڵە کوردستانێکی ئارام و کوردستانێکی سەربەخۆ و کوردستانێکی چی ینی دەیان بانگەشەی جوان دەیان بانگەشەی جوان بەڵام ناوەڕۆکی سەرجەمیان وەکو گوێزێکی پوچ وایە گوێزەکە لە دەرەوە بە جوانیی بینی بەڵام کە ئیشکێنی پوچە لەگەڵ ڕێزم بەڵام سەرجەم ناوەڕۆکی بەڵێنەکانیان پوچە چونکە ئەڵە دەیان هزار هەلی کار کوا هەلی کار کوا شوێنێکی کەرتێکی تایبەت کە گەنج کاری تیا بکات ئەگەر چی ینی بۆی ڕازگۆمی لە نام دەرچوە دامەزراوانە دانەمەزراوانە بەشێکیان لە کەرتی تایبەت بەشێکی زۆر کەمیان لە کەرتی تایبەت کارەکەن بیریشمان نەچێت بەشێکیان کە ڕەنگە زیاتر لە 15 بۆ 20 هزاریش بێت لەمانە لە ڕێی واستە و تەسکی حیزبی کۆمەڵە بابەتی ترەوە دامەزراون لە ماوەی ئەو 8 ساڵەیە بەڵام سەرۆکی حکوومەت لە پەرلەمان لە کاتێکە بانگشتی پەرلەمان کرابوو یاخود هات بۆ ناو پەرلەمانەوەتی هیچ دامەزراندنێک نییە بە بەڵگە بۆم بێنن بەڵام لەگەڵ ڕێزان بەڵام یەکشتی ئەوانە پێ بڵێ ڕاست و دروست بێت یخۆ ڕوونە ینی لەگەڵ ڕێزم بەڵام هاوڕەکانتان هەن کە ئێستا بە واستە و بەڵگە هەیە ئەمە بە بەڵگە هەیە بە بەڵگە ئەخرێتە ڕوو جا من ئەڵێ من بلوسەی بەری من نیلیە با کەسێکی تر بڵێ سپیە
ئێخۆسپێتی ئەو کە قسەکردنی ئەو هەرچەند بۆ منە لە من گەورەتر بێ لە ئاست و لە ڕۆشنبیری و لە پلە و لە پێگە و لە هەر شتێک بێ حقیقەتەکە گرنگە دەیان هزار دەرچوو هەیە کە دامەزراوە ئێمە لەگەڵ ئەوەیان کە دامەزرێت ئیتر بە هەر شێوازێک بێت بەڵام نەک بۆ نمونە من شایستە نیم فەزلی من بدرێ بەسەر کەسێکی ترە ئەمە کێشەکە دروستەکات بۆ منە کۆمەڵە کەرت هەیە تایبەتترە گرنگترە حەقە بۆ منە لەو بوارانە ڕەوان نییە زانکۆیەک حکومی بێ میلاکی زانکۆیەکی تری هەبێ کەواتە پێویستی بە دامەزراندن هەیە پێویستی بەوەیە خۆی میلاکی هەبێ کەواتە ئەم زانکۆی نەقسی هەیە ئەم پێگەیە نەقسی هەیە ئێتۆ دەرچووی دانازراوت هەیە ئەبێ پێگەکەی پێ پڕکەیتەوە نەکەوەی بڕۆی بۆن منە لە زانکۆیەکی تر میلاکی بۆ بێنیت و پڕیکاتەوە زۆر باشە کاک سەنگەر کێشەکانن دەوترێت لە ئێستادا زۆرێک لە کۆمپانیەکان لە ئەوانەی کە لە ژێر زۆنی سەوز و زەردان تایبەت کۆمپانیا گەورەکان دەڵێن ئێستا زۆرێک داوای تەسکی حیزبیش دەکەن لەو کۆمپانیانی بۆ گەنجانی کە دانەمەزراون کە بیانێ لە کردی تایبەت و لەو کۆمپانیانە کار بکەمە تا چەند ڕاستە بەڵێ جا بەداخەوە نەکبەتی ئەمە ئەوەیە لە وڵاتە ئەبینی کۆمپانیا هەمووی حیزبیە یەک پۆست نییە لە وڵاتە بە پۆستی حیزبی نەدرابێ بەلایەنەکان یعنی تەسەور کە ئەگەر بتەوێ کارگوزارێک لە شوێنێکە ئیش بکە کارگوزارێکی بەسیط یا پاکەوانێک ئیلا ئەبێت دەستی قایمقام و مدیر ناحێ و هەتا یعنی هەموو وەگەڵێت دەسەڵات بە هەموو جومگەکانە شۆڕ بۆتەوە تەداخلاتەکان لە هەموو ئیشەکانە دەستێوەردانی هەیە لە هەموو ئیشەکانە بەڵێ کۆمپانیا ئەتەوێ هەلی یعنی لە کەرتی تایبەت ئیشکەی واستەی ئەوێ لە حکومی ئەتەوێ ئیشکەی واستەی ئەوێ بگرە یعنی هەنێک کەس پاریان لێوەرگیراوە بۆ تاعینات لە کۆمپانیایان مەبەستم حکومیە یا خەڵک بەر پاریان لێوەرگرتووە کە تۆ تاعینە بیت چەندین نمونەمان هەیە بۆ دوای نازانم تاعین بوو بیانە بەڵام پاریان لێوەرگیرا بەشێکیان هەر بەشێکیان تاعین نەبوون ئەوانە بەڵام خەڵکێکی تریش بە پارە ئەکرێت تاعین بوو بێ یعنی حاڵەتەکە هەیە ئێمە با بڵێن کە سەرپەرشتیاری دەرچووە دانەمەزراوەکانەکەین و ئێمە ئاگامە لە معاناتی ئەو خەڵکە هەیە خەڵگەیە پاریداوە خەڵگەیە یعنی زۆر یعنی باوەڕکە چیرۆکی وامان لایە یعنی نازانی بەرگەی ناگری ئەوە ناڕەحەتە زۆر باش وەکو ئەنجومەنەکە ئێوە چەندێکە دەستان بەکار کردووەوە لەگەڵ کێ لەلایەنە پەیوەندیدارەکان کۆبوونەوەتان کردو و یادداشت و داواکاریتان ئاڕاست بەڵێ ئێمە تقریبا وەکو جەنابەت وتت تقریبا 8 ساڵێکە بێ ئەمەم دەرچووە دانەمەزراوانە تەقڕۆژمان کردووە هەموو ساڵەکانمان هەیە هیچ ئاوردانەوەیەک نەبووە تەبەن ئێمە پێشتر لە بەیاننامەکانی ئاماژەمان پێ کردووە شەڕی داعش و قەیرانی دارایی هۆکارێ بوون بۆی ئەو چەند ساڵی پێشوو بێدەنگ بووبین بەڵام شەڕی داعش کۆتایی هات قەیرانی دارایی کۆتایی هات ئێمە ئەو کاتە داواکاریەکانمان ئاراستی حکوومەت کرد کە لە توانایانە هەیە هەلی کار دامەزراندن بۆ ئێمە بکەنەوە تقریبا 7 بۆ 8 مانگێکە بێ ئێمە خۆمان ئیشەکەمان ڕێخستووە و چەند کەسێکی خۆبەخش هەستاوە بە سەرپەرشتیکردنی خۆپشاندانەکان تەبەن لە سەرجەم شار و شارەشەکانی کوردستان نوێنەرمان هەیە کۆنتاکتی باشمان هەیە ئاگاداری جموجوڵەکانی یەکتر هەین لەو کاتەوە تقریبا 7 بۆ 8 مانگێکە بێ ئێمە دەستمان بە ئیشەکانمان کردووە زۆر باشە کاک سەنگەر ئێوە لە یادداشتەکان تا لە ئەوانەی کە لەگەڵ بەرپرسەکان گفتوگۆ دەکەن پلانێکی وا بۆ دانانێن کە بە ئامار بۆیان بسەلمێن کە ساڵانە ئەوەندە کەس ئەوەندە فەرمانبەر خانەنشین دەکرێت دەگونجێت کە دەرچۆ دانەمەزراوەکان لە جێگەی ئەواندا دابمەزرێن ینی بۆ منە ساڵانە ڕێژێکی زۆر کە خانەنشین نەکرێن ینی پلانێکی وا هەبێت کە ئێوە بۆیان بسەلمێن کە ئەوە نەپێویستە ئێستا لە هەموو فەرمانگەیەمە چەندین بەرپرسی فەرمانگەمان لێرە گفتوگۆمان لەگەڵا کردوون دەڵێن نەقسمانێ لە فەرمانبەرە نەقسمانێ لە کارمەندا لە بەڕێوەبەرایەتەکانمان ئەزانی چییە مامۆستا ئێمە تەبعاً سەردانی پەرلەمانمان کردووە سەردانی ئەنجومەنی وەزیرانمان کردووە یعنی ئەوان لە ئێمە باشتر لە حاڵەتەکە ئاگادارن یعنی نکوڵی ناکەن لەوەی کە ڕێژەیەکی زۆر خانەنشین ئەبێ لە هەنێ شوێنە فەرمانبەر نەقسی هەیە لە هەنێ شوێنە فەرمانبەر زۆرە یعنی ئەوان هەرچی ئەڵێن ئێمە هەرچی ئەڵێن ئەوان لاریان لەم شتانە نییە بەڵام هەنگاوی بۆ هەڵناگرن یعنی هەنگاوی جدی هەڵناگرن بۆ ئەوەی بیرێک لەم دەرچووە دانەمەزراوانە بکەن و یعنی بەڕاستی ئێمە چەند جار وتومانە حکومەت کاسە حکومەت نابینێ حکومەت نابیستێ یعنی نزیک بە 200,000 دەرچووی دانەمەزراو هەیە یعنی تۆ تاکەی بیرێک لە دامەزراندنی ئەمانە ناکەیتەوە تاکەی ناتەوێت ئاوڕێک لەم دەرچووە دانەمەزراوانە بێتەوە هەلی کارێکی شایستە بە خۆیانیان بۆ بڕەخسێنی لە ماوەی نزیکی ئەو 8 ساڵە دەبێت چەند
فەرمانبەر خانەشینیش کرابێ ئەم هەموو خانە نشینەش هەیە وەکو پێ دەڵێن بەڵام چونکە سیستەم نیە ئێمە ینی بەڕاستی ئێستا داواکاریەکانمان هەر ئەوە نییە کە بڵین داما بمەزرێنن یعنی ئێمە خەم لە جیلی داهاتوش ئەخۆین خەم لەوان ئێمە ینی بەڕاستی ئێمە تازە لەوە دەرچوین تاعینە یعنی تەمەنمان کەوتووەتە سەرەوە هەمومان بەشێکمان با بڵێن مەشغوڵی کار و کەسابەتێکی خۆمانین بەڵام هەیە 2 ساڵ 3 ساڵ ساڵێکە تەخەڕوجی کردووە بەڕاستی ئەمانە معاناتیان زۆر زۆرە ئەو جیلەش کە پێ ئەگەن یعنی دامەزراندن و هەلی کار پەیوەستە هەر بە کۆمەلگا پەیوەستە بە خێزان یعنی سبینە گەنجێکی وەکو من خوێندن تەواو ئەکا یعنی نازانێت چی بکە پرۆسەی زەواجی دواکەوێت من خۆم 2012 بۆ 2013 محەممەد ساڵی ڕابردوو باشە ئەم ئەنجومەنی کە پێکتان هێناوە وە کاتێک کە ئێمە دەڵێن نزیک بە 8 ساڵ یا 7 ساڵ زیاترە کە دانەمەزراندن یا دامەزراندن وەستاوە خەڵکێک ڕەنگەوە بزانێت تەنها دەرچووی ئەم 8 ساڵە هەیە دەرچوومانەیە هی پێش 2010 بالضبط ئێمە زۆر جار ڕاپرسیەکەین لە گروپەکەی خۆمانە کە دەرچووی ساڵی چەندمانەیە 2009 تایە دەیتایە 11 تایە 12 تایە یعنی ئەو ساڵانەشی تایە بەڵام بە شێوەیەکی فەرمی لە دوای 2012ەوە ئیتر هیچ فۆرمێکی تاعینات نەبوو بەڵام تعینات هەیە بەواستە تعینات هەیە بە تەسکی حیزبی یعنی تعینات هەیە زۆر باشە ماوەیەک لەمە پێش خۆپشنەدانێکی سەرتاسەریتان ڕاگەیان نزیک بە 200,000 دەرچووی دانەمەزرا هەیە حساب کە 100,000شی لە کردی تایبەت تاین بووە کە دڵنیام نەبووە بۆچی دەرچوو دانەمەزراوەکان هەڵوێستیان نییە بۆچی نایەن بەدەم هیچ نەبێت دەربڕی ناڕزایەتەکەی خۆیانەوە کاک جەلال بەڕاستیەوە جێگەی داخە ئەوە کەم تەرخەمی ئەو دەرچوو دانەمەزراوانەیە کە یعنی مافێکی سروشتی خۆیانە بێدەنگن لی نایەن دەنگی خۆیان لە شەقام هەڵبرن یعنی ئێمە هێزێکی زۆر گەورەین 200,000 دەرچووە ئەم 200,000 یعنی توانای گۆڕانکاری ڕیشەی هەیە ئەگەر بێوێت ئەگەر هەنگاوی بۆ هەڵگرێ هەمووشی گەنجی بەتوانایە گەنجی مسەقەفە گەنجی خوێنەوارە گەنجی ڕۆشنبیرە هەمووی لە کرۆکی یعنی کەسێکی نییە لەم دەرچوو دانەمەزراوانە معاناتی نەبێ هەمووی پڕ معاناتە بەڵام دەسەڵات کارێکی کردووە هەموو ماڵێک موچەخۆرێکی تایە خانەنشینێکی تایە یعنی ئەو تەلەبانەمان با بڵێن نوێنەرمان هەیە قسە کراوە لەگەڵ کەس و کارەکەیە کە نابێ بچیت ئەگەر بچی موچەکەت ئەبڕێ یعنی ئەگەر لە ماڵێکە مۆزەفێک موچەخۆرێکی تیابێ ئەو موچەخۆرە هەڕەشەیە وەسەر تەواوی عیلەکە بۆ بێدەنگکردنیان شتیوە هەبووانی ڕوویداون بەڵێ من نوێنەرەکانمان لە کاتی خۆپشاندانەکان و هاتنە سەر شەقام ئاگادار کراونەتەوە وەک هەڕەشەیان لێ کراوە هەڕەشەی موچە بڕین و کۆمەڵەشت لیان کراوە کە نابێ کە ئەبێ بێدەنگ بن ئەبێ نەیەنە سەر شەقام ئەبێت داوای دامەزراندن نەکەن حکومت یعنی کاک جەلالیەک شتە ئێمە بڕوات هەبێ سوور ئەزانین کە ئەم حکومەتە توانای دارایی زۆر باشە یعنی ئێمە شتێک داوا ناکەین ئەستەم بێت ئێمە سوور ئەزانین ئەم حکومەتە پارەیەکی باشی هەیە داهاتێکی باشی هەیە بەڵام ئەشزانین کە دزیەک و فەسادیەکی زۆر لە ئیدارەدانی ئەم وڵاتە هەیە ئێمە بۆیە داوایەکەن وەکو پێشتر پێم وتی ئێمە کاتی شەڕی داعش کاتی قەیرانی دارایی ئێمە بێدەنگ بووین بەڵام ئێستا ئەزانین داهاتێکی زۆر هەیە نایکەن نازانم بوو کاک محەممەد هەر ئیزافەیەک بۆ قسەکانی ئەو یعنی کێشەکەی ئێمەوە نییە کە بڵین پارە نییە یا نازانم بۆن منە با حکومەت دزی نەکا با گەندەڵی نەکا با هیچ شتێ نەکات با دزی و گەندەڵی خۆی بکە خۆمە لە زۆر وڵاتی دنیام دزی و گەندەڵیەکرێ بە تایبەتی بۆن منە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەس کێشەکە ئەوەیە لەگەڵ ئەم دزی و گەندەڵیە پلانێک نییە یعنی بڕوا بکە سەرباری ئەوەی کە ئێستا چۆن ئەیبەن و تەراتێنی پێکەن بۆ خۆیان سەرباری هەموو ئەوانە یعنی بتوانن پلانێکی تۆکمە دانێن ئەتوانن هەموو ئەوەی کە ئێستا ئیکەن دووبارە بیکەنەوە بەشی دەرچوو دانەمەزراوەکانیشی تیابێت یعنی تەنها ڕێخستنەوەیەک بکەن کاکە وەک خۆتان باسان کرد لە ڕابردوو بە سیستمی خانەنشین پەیڕەو بکرێ بەسەوە پەیڕەو بکرێ بزانە ساڵانە چەند کەس خانەنشین نەکرێ هەرت لە بەرامبرە ئەوەنە دەرچوو دابمەزرێنرەوە یعنی هاوسەنگێکی زۆر باش دروستەکە بەس کێشەوەیە نەبوونی پلان لە حکومەتی هەرێمان نییە چی ویستی ئەوە ئەکا یعنی ڕەنگە بڕاب کە ڕەنگە نەزانێ بەیانی بەتەمای چییە بەیانی چی ئەکات کێشەکە ئەوەیە ئەگەر ینی پلانێک هەبێت بەشێکی زۆری ئەم ناڕزایەتیانە کپ ئەکرێ لەبروی ئەگەن بە ئەنجامی خۆیان کاک محەممەد لەگەڵ پلانی حکوومەتە توانە و لێهاتووی ئێوەش زۆر دەورە بینی ئێوە گروپێکی چەند هزار کەسی تانێ بوون لە فەیسبوک ینی بۆ کارێکی وان ناکەن کە یەکدەنگی هەموو دەرچوو دانەمەزراوەکان بەدەست بێن یانی لە گروپەکەی ئەلانی بکەن و هانیان بدەن کە
خۆپشاندان بکەن ڕاستە ئێستا بڕیارە لە هەولێر خۆپشاندان بکرێت ڕۆژانی ڕابردوو داهاتوو بەڵام ڕێگریان لێ دەکرێت لە بازگەکانەوە کە بێنە ناو هەولێر و ئەو خۆپشاندانە ئەنجام بدرێن ئێوە بۆ پلانێکی وا ناکەن یاخود هۆشیارێکی وایان پێ بدەن کە بەردەوام بن لەوەی کە خۆپشاندان ئەنجام بدرێت وە بێنە سەر شەقامەکان ئەینەک بێدەنگ منە لە ماڵەوە هەنێکیان هەیە وەک ئاماژت پێکردەوە ڕاستەکە زۆر جەلانی خێزانەکان ڕێکن بەڵام زۆرێکیان هەیە لە ماڵەوە بێکارن هەر لە پشت موبایلەکەی هیچ کارێک ناکات ئەمە بۆ خۆی کێشە و گرفتە و داواکاری ئێوە ناگەێنێتە ئەنجام طبيعي بشكل خسكان دروسة خمان هوكارين برو إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم إما خمان تشين يعني خمان نهاقش مانيا كواين بروي أو ند دراين بديوارنا أميديا أو ند بر لشينا أميدي كوتوين أميدي كي جوا من بوطن راود لا برو خاو بسر معنا ناومد من لهم بارو دوخيل والله سرباري أو أنا كومالك مانتيايا لخوبشاندانكي سبيني كبريرة سبيني خوبشاندانكي ستاسري بكري السليماني خوبشاندانكي گشتي بكري بو سرجم درشوكان سرجم بشكان لو خۆپیشاندانەیە خەڵکی لێ لە کەلار و لە گەرمیانەوەیە خەڵکی لێ لە تەواوی ناوچەکانی کوردستان و خەڵک بەشداری ئەکات لە ڕاستیە ئەمە مەفروض نییە خەڵک لە کەلارەوە بێ بۆ سلێمانی مەفروض لە کەلار خۆپیشاندان بکرێ مەفروض لە هەولێر خۆپیشاندان بکرێ گرنگ نییە خەڵک بە سەیتەرەی دێگەڵیا بڕوا بۆ هەولێر بۆ خۆپیشاندان لەبەروی لە هەولێر خەڵک ئەوەندە هەیە کە ناڕازی بێ خۆپیشاندانی خۆی بکات بەس کێشەکە ئەوەیە کە تۆ وتت کێشەکە ئەوەیە ئێمە خۆمان دەنگێکی یەکگرتوونین دەنگێک نین کە بەتەواوی هەمان یەک بگرین طبیعی یەک پەنجە بەتەنها هیچی پێ ناکرێ بەڵام دەستێک کاریگەری زیاتری هەیە ئەگەر هەمومان پێکەوە یەک دەنگ بین هەمومان پێکەوە یەک ئامانجمان هەبێ لەگەڵ وەڕێز کاسەنگەر پێشتر باسی ئەومان کرد ئەگەر لە 150 دەرچووی دانەمەزراوە بێتە سەر شەقام بە دڵنیای پێتەڵێم لە 175 ئامانجەکان بەدەست ڕۆکە من ئەڵێم ئانی پلانی وا دابنێن بۆ ئەوەی کە هەوتانێک دەنگ زۆر کاریگەریترە لەوەی کە هەر داوا لە حکوومەت بکەن هۆکارەکەی ئەوەی دروستە بەس هۆکارەکەی ئەوەیە بەر دیواری ناومێدی کەوتوین دنیایەک ئومێدمان بۆ چەندرا و ڕخاوە بەسەرمانە ئێمەش میلەتێکی خۆش باوەڕین سبەی خکە خۆپیشاندان یا هەڵبژاردن ئەکرێتەوە بە دوو قسەی خۆش هەڵمانە خەڵەتێنن تا 4 ساڵی تر تا 3 ساڵ 2 ساڵ بەم شێوازە ئەڕۆین دواتر وردلەوە لە دەنگی ناڕزایی دروستەکەینەوە تا کاتی هەڵبژاردنێکی تر دووبارە بە دوو قسەی تر هەڵمانە خەڵەتێنن هەڵوێستی ئەو دەرچوودانە مزراوانە چین لەگەڵتاناکە یا هەر لەگەڵتانان کە باگراوندەکەیان سەربەیەکێتی و پارتی و دەسەڵاتن چکە زۆری لەوانیش کە بێبەش کراون لەو دانەمەزران چکە لەناو ئەوانیشە خەڵکانێک دادەمەزرێن کە تەسکیەکەیان بەهێز بێت طبیعی دەرچووی دانەمەزراو تەنها غێرەیەکێتی و پارتی نین بەشێکی زۆریان یەکێتی پارتین ئەسڵان یەکێتی پارتی تاو ڕۆچوون بەناو بڕابکە ڕەنگە بێگرت و کۆمەڵ گۆڕان هەموو ئەوانەش بەشێکی هەر یەکێتی پارتی بن نەزانن یعنی یەکێتی پارتی ڕۆچوو بەناو هەموو میلەتە یعنی بەشێکی زۆری و دەرچوودانە مەزراوانە هەر من ئاگادارم برادری دۆستی نزیکی خۆم هەیە ئامادەیە لەسەر یەکێتی پارتی زۆر شت هەیە بیکات بەنە پارەش لە گیرفانیان هەبێت بە دڵنیاییەوە لە گیرفانیانی بە دڵنیایی ڕەنگە من ئەگەر کارێکی تایبەت بە خۆمە بە یا کۆمەڵە بابەت ئەوەشی نییە یعنی ئێمە تەنها ئەوە نییە کە بڵێ تەنها بۆ دەرچووی غێرەیەکێتی پارتی بێت بۆ هەمووی بەو شێوازدەیە زۆر باشە ئێستا سبەینێ بڕیارتان چی هەیە و ئەو ئامادەکاریانی کە کردوتانە چیەوە ئایا تەنها داواکاریەکانتان دامەزراندنە سبەینێ طبیعی ئێمە ئەزانین کە تا ڕادەیەکی زۆر ئەزانین کە بۆ نمونەی گوێمان لێ ناگیرێت بەڵام ئەمانەوە دەنگێکی زیندوو بین ئەمانەوە سەرەتا خۆمان هۆشیار بکەینەوە خۆمان بەخەبەر بێنین چکە بەجددی زۆر زۆر ترسم هەیە خەوی ئەم میلەتەوە و خەوەکەی ئەسحاب الکهف 309 ساڵ بخایەنێت بەڕاستی هەمومان لە خەوێکی قوڵین ئێمە سبەینە دەنگێکی بەرز ئەبین بۆ خەبەرکردنەوەی بەشێکی زۆری میلەت لەبەرەوەی ئەمە کێشەی میلەت تەنها دەرچووی دانەمەزراو نییە سەرجەم چین و توێژەکانە ئەمانەوە سبەینێ ئەو دەنگە بین سبەینێ وردە وردە دەنگەکە گەورەترکەین گەورەتریکەین بۆ تەواوی شار و ناوچەکانی تری کوردستان سبەینێ ئەمانەوە بە خۆمان بڵین نەک بە حکومەت چکە ئەزانین حکومەت گوێمان لێ ناگرێت سبەینێ بە خۆمان ئەڵێین کە بەڵێ پێویست ئێمە بەخەبەر بین پێویست ئێمە کۆمەڵە کار هەیە لە ڕابردوو نەمان کردووە بیکەین پێویست ئێمە یەکدەنگ بین چونکە وەک باسمان کرد یەکدەنگی بڕوا بکات زۆر زۆر ئەنجامی گەورە بەدیهێنێت مۆڵەتان بۆ وەرگرتووە خۆپیشاندانی سبەینێ برادران خەریکی ئەوە نەسە لە سلێمانی بەجیا و لە هەولێر بەجیا ئەنجام دەدرێت یاخود بۆ ڕوونکردنەوە ڕۆژی دووشەمە کە سبەینێ ئەکات تەنها لە سلێمانی خۆپیشاندان ئەگرێت ئەم خۆپیشاندان دەچێتە شارەکانی تریش بە دڵنیایە انشاءالله هاوکاری دەرچوودانە مەزراوەکانمان لەگەڵا بێ لەگەڵ چین و توێژە دەنگە ناڕازیەکانی تر بە دڵنیای لە هەولێر ئەنجام دەدرێت سکاردانەوەکانی سبەینێ ئێزانن زۆر باشە کاک سەنگەر دەمێ بزانم لێرەوە پەیامتان چی هەیە بۆ دەرچوودانە مەزراوەکان هەردووکتان پامێکمان پێ بڵێن بۆی کە هاوڕێکانتان دەرچوودانە مەزراوەکان قەنەعات پێ بکەن سبەینە بەشداریەم ناڕزایە بکەن چکام ناڕزایە بریتە لە داواکاری و مافی ئەوان بەڵێ ئێمە وەکو ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراو کە دامەزراوین ئێمە با بڵێن پەیڕە و پرۆگرامی خۆمانمان هەیە یعنی وەکو ڕێکخراوێکی منەظەم و مرەتەبمان لێ هاتووە ئێمە پەیاممان بۆ دەرچوو دارەمەزراوەکان ئەوەیە کە لەگەڵمانە بێنە سەر شەقام چیتر لە ماڵەوە دانەنیشن چیتر
یعنی ئێمە لە گروپ پۆست دەکەین ئەڵێن چەند کەس ئامادە بێ هەمووی ئەڵەیەم بەڵام لەسەر شەقام شتێکی کێ پەیامان بۆ دەرچۆ دانەمەزراوەکان ئەوەیە ئێمە بە دڵنیاییەوە کۆڵ نادەین هەتا دەرچێکی دانەمەزراو هەبێ ئێمە بەردەوام ئەبین لە خۆپشاندان لە فشارەکان ئەگەر بێت و حکوومەتیش گوێمان بۆ نەگری ئێمە هەنگاوی ترمان ئەبێ یعنی بەوەدا نانیشین کە ئێمە هەر یاداش بنێرین هەر پەیام بنێرین و گوێمان بۆ نەگیرێ ئێمە هەنگاوی تر ئەنین هەنگاوی گەورەتر ئەنین بەڵام هیواداری نەگاتە شتی نەخوازرا و حاڵەتی نەخوازرا لایەنێکی پشتگیری تام کات ئێمە هیچ لایەنێکی سیاسی کۆنتاکتی نییە لەگەڵمانە وەک ئەوەی کە پشتیوانمان بێ هاوکارمان بێ یا عازمان پێ بە ئێمە کۆمەڵێ گەنجین کە هیچ هیچ کاریگەرێکی هیچ حیزبێکمان لەسەر نییە ئەگەرچی زۆربەی حیزبەکان داوای کۆبوونەوە کۆنتاکت و ئەوانیان لێکردوین بەڵام سربەخۆی خۆمان پاراستوە لە بەرەوەی ئامانجی ئێمە تەنها بەدەستێنانی یەک خاڵەکە لەگەڵ هیچ حیزبەکە یەک ناگرێتەوە زۆر لایەن ئۆپۆزیسیۆنەکان دەتوانن داواکاری خۆیان پێیان بەداخەوەڵم بەڵام بەشی لە لایەن ئۆپۆزیسیۆنەکان ئەسڵن ئەیانێ ئێمە بەکاربێنن بۆ کۆمەڵە مەرامی تایبەتی خۆیان وەکوی بۆ نمونە خۆپیشاندانێک کرێت دەنگی ئێمە وەرەگرن بۆ گەورەکردنی خۆپیشاندانەکەی خۆیان طبیعی من لەگەڵەوەیان خۆپیشاندان کە کرا هەموو دەنگە ناڕازیەکان بێت بەڵام ناکرێت بۆ نمونە دەرچووی دانەمەزراو خۆپیشاندانی بۆ مەشتێکی تر بکات بەهی خۆی حقیقەتە ئەبێ هەمومان یەکدەنگ بین کە یەکدەنگ بووین پێویست ناکات بڵێ من بۆ دەرچووی دانەمەزراوەکەم تۆ بۆ یەکی هەمومان یەکدەنگ بین بۆ خزمەتگوزاری ئەیکەین دوپەیامی منیش بۆ گەنجانەوە ینی منەڵم لە هەر شوێنێکی ئەم دنیاە گەنج گەورەترین سەرمایەیە بەڵام لێرە بێ بەهاترینە سبەینێ ڕۆژی دووشەمە پێویستەکە خۆمان ئەو بەهایە بۆ خۆمان بژێڕینەوە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد میرانی سەنگەر علی ئەندامانی دەستی بەڕێوەبردننی دەرچوو دانەمەزراوەکان سپاس کە میوانی بەرنامەکەم ئەو وەڵای بینەرانی عزیز دەچینە نای ناوبڕێک و دەگەڕێنەوەلات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام Foundation. Oui, that's it. وازي أو باراكا راسك باراكا. بسيطة بسيطة صبا بسيطة 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 لا شيء النبي. ألو برنجي محمودة بلى باجوا بقدر ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة صبا بسيطة شايفوا يا اي تو سنة جيرابوي ربا بوريك لامبو ئەمکڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC87 ئارامی و زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەن. ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بڕیاری سەرکردنی بۆ مەلا بەختیار و ئاگادارکردنەوەی بۆ هەریەکە لە قوبات تاڵەبانی و ڕێواز فایق دەرکرد. ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی ئەم دوێنێ ڕۆژی ڕابردوو کۆبووە و تێدا سێ بڕیاری دەرکرد. ئەویش بڕیاری سەرکردنی مەلا بەختیار بۆ ماوەی 3 مانگی داهاتوو بەهۆی نووسینی ئەو کتێبەی کە لە ماوەی ڕابردوو بە ناونیشانی لەبری بیرەوەری بڵاوی کردەوە. بەپێی زانیاریەکان جگە لە سزادانی مەلا بەختیار قوبات تاڵەبانی وەک جێگری سەرۆکی حکوومەت هێرێم و ڕێواز فایق وەک سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆی پابەند نەبوونیان با بڕیاری مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سیاسیەوە ئاگادار کراونەتەوە. هاوکات هاوسەرۆکی یەکێتی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی خوێندوێتەوە و بە زۆرینەی دەنگ بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی پەسەند کراون و ئەندامانی کۆبوونەوەکە ڕاستپێراون کە لێدوان لە بارەی ناوەڕۆکی بڕیارەکەەوە نەدا. لە دوو ڕووداوی هاتوچۆدا جیاواز لە جۆری پێکدادان دوو کەس گیانیان لەدەستدا. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لە ڕاگەندراوێکدا باسی لەوە کرد. ڕووداوێکی هاتوچۆ لە جۆری پێکدادان لە نێوان ئۆتۆمبیلێکی بارەڵگر و ئۆتۆمبیلێکی جۆری تویتالان کرۆزەر لەسەر ڕێگای پێنجوێن لە نزیک کەولۆس ڕوویدا. ڕاشی گەیاند بۆهۆی ڕووداوەکەەوە شۆفێری لاند کرۆزەرەکە بە هۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا و ژمارەیەک کەسی دیکەش بریندار بوو. لەلایەکی دیکەوە لەسەر ڕێگای نێوان کەلار باوەنور لە نزیک گوندی سید مەحموود لە ڕووداوێکی هاتوچۆی دیکەدا بەهۆی پێکدادانی دوو ئۆتۆمبیلی جۆری مارسیدسی باڵهەڵگر شۆفێری یەکێک لە ئۆتۆمبیلەکان گیانی لەدەستدا و شۆفێرەکەی دیکەش بریندار بووە. بەپێی ئامارەکانی هاتوچۆی هەرێم ساڵی ڕابردوو زیاتر لە 4400 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە کە بۆ هۆیەوە 575 کەس گیانیان لەدەستدا و 6800 کەسیش بریندار بوون. شارەزایەکی کەشناسی کورد ڕایگەیاند لە ڕۆژی پێنجشەمەی داهاتووە شەپۆلێکی بارانبارینی بەهێز بۆ ماوەی 3 ڕۆژ سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە و ئەگەری بەفربارینیش هەیە. ئاراس جەبار پسپۆڕی پێشبینیەکانی کەشوهەوا لە ژماری دەستگای کەشناسی کوردستان ڕایگەیاند. ئەمڕۆ یەکشەممە ڕەوشی کەشوهەوا ئاسایی دەبێت و تا ڕۆژی چوارشەمە ڕەوشەکە بە سەقامگیری دەمێنێتەوە. بەڵام پێشبینی دەکات پێنجشەمە کۆتایی ئەم هەفتەیە شەپۆلێکی بەهێزی بارانبارین و هەورە بروسکە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە. هەروەها نووسیوێتی لە ناوچە شاخاویەکان و سنووریەکان ئەگەری بەفربارین دەبێت و پلەی گەرما زیاتر ڕوو لە نەزمبوونەوە دەکات. لە گرتوخانەی چاکسازی گەورانی هەولێر دەست بەسەر بڕێک مادەی هۆشبەرداگیرا. لەو بارەیەوە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕایگەاند لە چاکسازی گەورانی هەولێر توانرا دەست بەسەر بڕێک مادەی قەدەغەکراو بگیرێت. ڕوونیشی کردەوە کە مادەکان لە شوێنی پشکنین دەستیان بەسەردا گیراوە پێشەوەی بگاتە ناو چاکسازیەکە. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوەشی خستە ڕوو کە لێکۆڵینەوە دەکرێت بۆ ئاشکراکردنی ئەو کەسانەی دەستیان لەو کارەدا هەبووە و لێکۆڵینەوەش لە جۆر و بڕی مادەکە دەستی پێکردووە. ئێران داوا لە گروپە چەکداریەکان لە عێراق و دەوڵەتانی دیکە کردووە هێرشەکانیان دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا بوەستێنە. ئاسۆشێتت پرێس لە ئازاری چەند بەرپرسێکی عێراقیەوە بڵاوی کردوێتەوە. ئیسماعیل قاهانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسداران کۆبوونەوەیەکی لەگەڵ سەرکردەی گروپە چەکداریەکان کردووە و داوای کردووە هێرشەکانیان دژی ئەمریکا بوەستێنە. ڕوونیش کراوەتەوە قاهانی بەو گروپانەی وتووە ئەم ماوەیە ئارام بن تا پاساو نەدەن ئیدارەی دۆناڵد ترەمپ بۆ وەشاندنی گورزی سەربازی. ئاژانسەکە نیگەرانی چەند سەرچاوەیەکی هێواڵگریشی ئاشکرا کردووە لەوەی ئیداری ترەمپ شەڕ لە ناوچەکەدا هەڵگیرسێنێت. ئەوەش دوایە و زانیارانە باس لەوە دەکەن سەرۆکی ئەمریکا داوای لا ڕاوێژکارەکانی کردووە بژاردەکانی وەشاندنی گورزی سەربازی لە ئێران بخەنە بەردەستی. لە ئەنجامی پەلامارێکدا لە کابۆلی پایتەختی ئەفغانستان 39 کەس کوژران و بریندار بوون. تاریق ئاریان و تەبێژی وەزارەتی ناوخۆی ئەفغانستان ڕایگەیاند 20 موشک ئاڕاستەی چەند ناوچەیەکی کابولی پایتەخت کراون. بۆ هۆیەوە 8 کەس کوژران و 31 کەسی دیکەش بریندار بوون. هاوکات باڵیۆزخانەی کۆماری ئیسلامی ئێران لە کابولی پایتەختی ئەفغانستان ڕایگەیاندووە یەکێک لە موشەکەکان بەر باڵەخانەکەیان کەوتووە، بەڵام هیچ زیانێکی گیانی نەبووە و سەرجەم کارمەندانی باڵیۆزخانەکەیان سەلامەتن. عزیزان بەشێک لە هەواڵ و زانیاری گرنگەکانمان پێشکەشکردن پاشناو بڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین.
بەڵازان دەچینە لای ڤیتیە کە باز لە کردنەوەی پێشانگایەکی کاری دەستی دەکات لە کەرکووک پێکەوە بینەری دەوین. ساڵە هەر بۆنەیەک لێرە بکرێ ئێمە لەگەڵیانە بەشدارە بین نێرە پێشانگا بەڵێ کاری دەستی ئامادە ئەکەین نەماڵەوە هەر پێشانگای بکرێتەوە ئێمە بانگێشەکرین بۆ ئێرە و لەگەڵیانە بەشدارە بین ئەرزی شتەکانمانەکەی سوودی ئێوەیە بێزاری ماڵەوەی سە مثلا من ژنی ماڵم ماڵەوە دانیشتم باتی دەست بەتاڵی دانیشتم خۆم بمانەوە مەشغوڵەکەم یعنی هەم ئیسفادەشی هەیە بووم یعنی ئەی فرۆشم هەم لێرە هەم لە ماڵەوە ئەم پیجم هەیە لە ڕێگەی پیجەکەوە مجموعەیە کچن کە ئیمکانیەتیان نییە هەستان لە بیدایەتەوە شتی بچووک فێر بوون وەکو ئەکسسواراتە ڕسمی شتی بچووکە هی مناڵانە ڕسمی دەمچاوە لەوە پێیان نەموتم بۆ نایەن مجموعە ببینە مجموعەیەک کە کاتە بازارێکتان بۆکەمەوە هەمووتان بەشدار بن داهاتەکەی بازارەکە بابێتە خەیری بۆ مستەشفی سەرەتانە بۆ زۆر شتی وای تەلاسیمای ئەم نەوعاشتانەیە ڕازی بوون پێش 4 ساڵێمە دەستمان پێ کرد لەوە کەم زیاد بوو الحەمدلله وەکو ئەمڕۆ ئەیبینی شتەکان ئەوها زیاد بوو یەک ڕائەکێشیە ئەوەی کەشی نەشی ئەزانی دەورەمان بۆی کردەوە فێریانمان کرد لەبەرەوەی وەزعی مادیان باش نەبوو ئێستا الحەمدلله بەبۆی ئەم شتە وەزعیان باشە ئەتوان خۆیان بژێنن. نوێنەری مەطحەنەی جافا ڕایزین لە هەموو عێراقا هاوردەی برنج دەکەین بۆ 19 کۆمپانیا ئامانجمان ناساندنی برنجەکانمانە ئەو جۆرە برنجانەی کە دەیهێنین بۆ عێراق کۆمەڵی برنجمان لایە لە عێراقانیە تاکە کۆمپانیاین کە هاوردەی برنجی نوێ دەکەین بۆ عێراق و بۆ ناوچەکە بۆکو برنجی ڕەشمانەیە برنجی بەسمەتیمانەیە برنجی سیلامانەیە برنجی عەمبەر ئەم کۆمەڵە برنجە هاوردە دەکەین بۆ عێراق بۆ 19 کۆمپانیا بۆ عێراق. بەڵازدان و خۆشەویستان دیارە تەوەری دووەمان قسەکردنە لەسەر هۆکارەکانی بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق و هەروەها هەڵوەشاندنەوەی بنەما خێزانیەکان لە هەرێمی کوردستان کە دیارە ئەم تەوەرەمان دەچینە هەولێر لای هاوکارمان عیمران ئەمیر کە لەوێ لە ستۆدیۆکانی پەیامی ڕۆژەوە لە هەولێرەوە میوانێکی تایبەتی دەبێت و قسە و گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەن کە لێرەوە دەڵێن عیمران سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش فەرموو لەگەڵ میوانەکەتا تەوەری دووەمی پەیامی ڕۆژمان پێشکەش بکە. تەڵ پێ بڵێ مسۆت.
ئەمران سڵاوی خوا لەبێت سوڕی تۆ هاتووەتە لای ئێمە فەرموو لەگەڵ میوانەکە تا چاوتوێی بابەتی تەوەری دووەمی پەیامی ڕۆژمان بۆ بکە لەوەی کە بابزانین هۆکارەکانی بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق و هەروەها هۆکارەکانی هەڵوەشانەوەی ئەو بنەما خێزانیانی کە بە تایبەتی کە لە کۆمەڵگەی خۆمانە ئەو بنەما خێزانیە جوانانی کە پەروەردەی منجاڵ تاک یاخود تاکەکانی خێزانی لەسەر دەکرێت پێوەستن بە ئاینی پیرۆزی ئیسلام وەروها بنەما جوانەکانی کۆمەڵگەی خۆمان کە دوو شتی زۆر تێکەڵ بەیەکن با بزانین هۆکارەکان چین و هۆکاری بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق بە گشتی چییە فەرموو لەگەڵ میوانەکە تا تەوەری دووەمان پێشکەش بکە. بەڵێ سڵاوتان لێ بێ ئەزیزان و خۆشەویستان خۆشحاڵم لە شاری هەولێرەوە جارێکی تر لە بەرنامەی پەیامی ڕۆژ بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. ئەوەی کە ئێستا بووە بە گرفت لە پای ئەو هەموو گرفتەی کە لە کۆمەڵگای ئێمە هەیە ئەویش ئەو هەموو ڕێژەی جیابوونەوەی نێوان هاوسەرەکانە. لە پای ئەوەی بەردەوام هەموو ڕۆژێ دەبینین کچ و کوڕانی ئێمە دەستنە پرۆسی هاوسەرگیریەوە بەڵام لەگەڵەوەش دوو هەندە بە پێی داتاوە ئامارەکان پێمان دەڵێ کە ساڵانە جیا دەبنەوە. ئەمە کۆمەڵە گرفتی بۆ کۆمەڵگای کوردی دروست کردووە بە جۆرێک کە دەبینین تەواوی ئەو کەسانەی کە هاوسەرگیری دەکەن ئێستا ترسی جیابوونەوەیان هەیە. بەشێک لە گەنجان ئێستا بەر لەوەی هاوسەرگیری بکەن ترسی جیابوونەوە لە دڵیان نیشتووە بە پێوەی کە دەبینین ئێستاکە لە هەرچی خێزانی کوردی هەیە دانەیەکیان دوان متەڵەقە بوونی هەیە یان کوڕ هەیە لە خێزانەکەی جیابوتەوە. جاران دەیانگوت ئەگەر بێت و ئافرەتێک بۆ نمونە پیاوەکەی نەمابێ هۆکاری تەنها مردنی پیاوەکەی بوو. بەڵام ئێستا دەبینین بە سەدان کەس هەنێن لە کۆمەلگاکەی ئێمە و داتاکان زیاتر لە 30,000 کەسەنە تەنها کۆتا ساڵەکانی 2019 کە لێکتر جیابوونەتەوە. بێگومانەمە گرفتێکی گەورەی بۆ کۆمەلگای ئێمە دروست کردو بەشێکیشی بۆ پەروەردەی خێزان دەگەڕێتەوە. بۆ ئەمڕۆ لەگەڵ مامۆستا شکوریە سپاس کە لەگەڵمان بووی تاوتوی ئەوە دەکەین بۆچی تەمەنی خێزان ئێستاکە کورتە بۆچی تەمەنی خێزانەکان لە نێوان ساڵێک بۆ جوان دەچێت. مامۆستا سپاس بۆم دەرفەتە دەبینین ئێستاکە لە کۆمەلگای ئێمە هەروەکو باسم کرد هاوسەرگیری زۆر ئەنجامەدرێ بەڵام تەمەنی ئەو خێزانانە زۆر کەمە. ئەخۆ هۆکار بۆچی دەگەڕێتەوە بۆچی تەمەنی هاوسەرەکانەوە نەکەمە ساڵێک و دوانەوەی ترجیا دەبنەوە. سڵاو ڕەحمەتی خۆی گەورە لە ئێوە لە سەرجەم بیسەران و بیرەرانی کەناڵی ئاسمانی پێیان زۆر سپاس بە ئەو دەرفەتە. بەڵێ بەداخەوە بەڕاستی جێگای داخ و ئەسەفێکی زۆرە ئێستا لە کۆمەڵگەی کوردەواری خۆمان ڕێژەی تەلاق ساڵ بە ساڵ لە زۆربووندا لەگەرەوەش پرۆسی هاوسەرگیریش نەک لە زیادبووندایە بەڵکو دەتوانین بڵێن ئەویش هەر لە کەمبووندایە و ڕێژەی تەلاقیش لە زۆربووندایە. ئەمەش بەڕاستی ئاماژەیەکی زۆر خراپە. هەڵوەشانەوەی خێزان و پێکنەهێنانی پرۆسی خێزان و یا ترسان لە پێکەێنانی پرۆسی خێزان لە ترسی جیابوونەوە بەڕاستی ئاماژەیەکی زۆر خراپە. دیارە کۆمەڵی هۆکار هەن دەتوانین بڵێن هۆکاری سەرچین بۆ هەڵوەشانەوەی خێزان. یەکێ لەم هۆکارە سەرچیانە ئەویش پەروەردە نەکردنێکی تۆکمە واتە کچ و کوڕەکان بە شێوەیەکی تۆکمە پەروەردە ناکرێن بە تایبەتی کە ئێمە بەڕاستی ئێستا پەروەردەکردن دەتوانین بڵێن تەنها گرنگجیدانە بەلایەنە ڕواڵەتیەکە. دەیەوێت کچەکەی جوانترین زریک لەبەر بکە کوڕەکەی جوانترین سارەی هەبێ هەرچی پێداویستێکی ژیان هەیە بۆی ئامادە دەکا غورفەیەکی بۆ لەسەرەوە لە قاتی دووەمداناوە هەرچی پێداویستی ژیانە بۆی ئامادە کردووە بەڵام لە ڕووی پەروەردەیەوە بەداخەوە زۆر خراپە. ئێمە بەڕاستی دەمەی جەخت لەوە بکەمەوە پەروەردەکردن لە 6 ڕۆ زۆر گرینگە لێ کەم هەنگاو ئەگەمانەیە منداڵەکەمان پەروەردەیەکی تۆکمە پەروەردە بێ دەبێ گرنگجی بدەین بە پەروەردەی باوەڕ واتە باوەڕێکی تونند و تۆڵ و تۆکمە لە ناخودل و دەرونیان بڕوێنین. خاڵی دووەم پەروەردەکردن لە ڕووی ژیری و عەقلیەوە دەبێ منداڵ بە شێوازێک پەروەردە بکرێ ڕۆشنبیر بکرێ عاقل بێ تێگەیشتوو بێ دەبێ عەقلی لە خۆی گەورەتر بێ نەک تەمەنی 25 ساڵ بێ هێستا عەقلی لە 12-13 ساڵی بێ. زۆرێک لە گەنجەکانمان بەڕاستی بەداخەوە کە ئێستا بەم شێوازن. اینجا پەروەردەکردن لە ڕووی دەرونیەوە یعنی دەرونی بەڕاستی زۆر گرینگە لە ڕووی دەرونیەوە
هاوسەنگ و تەندروست و دروست بێ هەروەها پەروەردەکردن لە ڕووی جەستەیەوە جەستەیەکی تونند و تۆڵ و تۆکمەی هەبێ و پەروەردەکردن لە ڕووی کۆمەڵایەتیەوە منداڵێکی کۆمەڵایەتی بێ جا ئەمە پەروەردەکردن دەتوانم بڵێم خاڵێکی هەرە سەرەکیە خاڵی دووەم تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕاستی ئێستا گەنجانێکی یەکجار زۆر شەوانە تا بەیانی ناخەوێ واللهی من بە چاوی خۆم دەبینم چەندەها گەنج دوای نوێژی بەیانی دەخەوێ ئیتر لە ژوورەکەی خۆی بەس خی گەورە خۆی ئاگدارە چ دەکات دەیها گەنجەیە شتی زۆر خراپ دەکات لە ڕێگای ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە تەنانەت کچەکانیش جا ئەمەش یعنی بۆتە لەم هۆکارە و هۆکاری شتری لێ پەیدا بووە ئەویش ئەوەیە کە زۆرێک لە پیاوان کە پرۆسی هاوسەرگیرینە ئافرەت پرۆسی هاوسەرگیری پێهێنا بەڵام خیانەتی زەوجی دەکا من چەند جارێک سەردانی سزنی چاکسازی ئافرەتانم کردووە لە هەولێر زۆرێک لەو ئافرەتانێک کە ئێستا بندن بەهۆی ئەوەی بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خەریک بنە هەر لەو ڕێگایشەوە تووشی خیانەتی زەوجی بووینە ئەمەش یەکێکە لە هۆکارە سەرچیەکانی هەڵوەشانەوەی خێزان بڵێ باتەما وستا بەشێکی ینی بەشی سەرەکی پێ وایە هۆکار پەروەردەنەکردنی ئەو کەسەیە بۆ بابەتی خێزان و پێکێنانی خێزان بەڵێ من پێم وایە پەروەردەنەکردن هۆکاری سەرەکیە چونکە ئەگەر منداڵ پەروەردە بکرێت لەسەر ئەساسی باوەڕێکی تود و تۆل و تۆکما لەسەر ئەساسی خواناسی و لە خواترسی هەست بە کامیرەی خوایی بکە قەت ئەو شتانە ناکە اینجا یەکێ لە هۆکارەکانی تر سەرقالبوونی خێزانەکان بە کێشە و گروفت و باری دارایی و ئابووری خۆیان و ئەمە ناپرژێنە سەر پەروەردەکردی منداڵەکان باوک هەیە دوو شفت داوامی هەیە کە دەڕوا شەشی بەیانی دەڕوا یەکی شەو دێتەوە منداڵەکانی نابیدێ کەی منداڵەکانی پەرداک بە هەمان شێواز داکەیە زۆر زۆر سەرقاڵە ئاگداری منداڵەکان نییە نازانی متابعی منداڵەکەی ناکە ئیتر منداڵ وایە هەر جارێ تێکەوت تاو برادر ڕایکیشە بۆشتی خراپ تاو تێدەکەی باشە مامۆستا ینی تەمەەن تا چەند پێوەرە بۆ بابەتی هاوسەرگیری و پێویستە ینی کوڕ و کچەکە لە چ تەمەنەیەکا بن چکە بەشێکی زۆری و کەسانێکی ئێستا جیابوونەتەوە دەبینی 15 ساڵ و 16 ساڵی تایە لە کچە و کوڕان 19 ساڵ و 18 ساڵی تایە ئەنی چ تەمەنێک باشە بۆ بابەتی هاوسەرگیری بەڵێ من لە سەبارەت بە مەسەلەی تەمەن بەڕاستی لێ کۆلینەوەی زۆرم کردووە گونجاوترین تەمەن چییە دیارە لە زۆرێک لە وڵاتانی دونا دەتوانین کۆمەڵی هۆکار هەن تەمەن دەتوانین بڵێن وەکو چۆن زوانی شتێکی نسبیە تەمەنی شتێکی نسبیە ناتواندرێ بۆ هەموو کەسی یەک تەمەن دابدرێ لە زۆرێک لە وڵاتانی دنیا بە عێراقی و کوردستانی شەوە تەمەنی 18 ساڵی هەروە لە ئوردن لە ئیتالیا لە زۆرێک لە وڵاتانی ئەوروپا لە کوێت لە سعودیا تەمەنی 18 ساڵی دانراوە بۆ پرۆسی هاوسەرگیری بۆ کوڕ و بۆ کچ بەڵام لە هەندێک وڵات وەکو ئەرجنتین تەمەنی 16 ساڵی بۆ کچ دانا و 18 ساڵی بۆ کورداناوە کەوابی دەتوانین بڵێن لە ڕووی زانستیەوە گونجاوتری ئەگە بڵێ وەکو لە ڕووی جەستە و بەهێزکردنی بەرگری جەستە و توش نەبوون بە نەخۆشی سەرەتان لە زۆرێک لە توێژینەوەکان توێژینەوەی زانستی دەرکەوتووە گونجاوترین تەمەن لە بۆ کچ لە تەمەنی 16 ساڵی لە بۆ 25 ساڵیە لە بۆ کوڕیش لە تەمەنی 18 ساڵی لە بۆ 28 ساڵیە ئەو لە ڕووی جەستەیەوە کە وەکو بڵێ قابلیت و توانای زۆری دەبێ بە تایبەتی لە ڕووی سێکسی و دروستبوونی منداڵ بەڵام لە ڕووی وەکو بڵێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە چەندە سەرکەوتوو دەبێت لە پرۆسی هاوسەرگیری بڵێ لە کۆمەڵی توێژینەوە دەرکەوتووە کە بە پێی توێژینەوەی مەیدانی دەرکەوتووە باشترین تەمەن لە بۆ کچ لە بۆ ئەوەی کە سەرکەوتوبی تا گەورەتربی احتیمالی تەلاق و جیابوونەوەی زۆر کەمتر دەبێت تا تەمەنی بچووکتر بێ احتیمال و ڕێژەی جیابوونەوەی زیاتر دەبێت باشترین تەمەن لە بۆ کچ لە بۆ 20 لە بۆ 28 ساڵیە لە بۆ کوڕ کە سەرکەوتوو بێ لە پرۆسی هاوسەرگیری تەمەنی 22 ساڵی لە بۆ 30 ساڵیە بەڵام نەهێڵدرێ دایک و باوک پێویستە نەهێلی تەمەنی هەم کوڕی هەم کچی بگاتە لە سەرەوەی 32 ساڵی یعنی لە 32 ساڵ بەرەو خوار پرۆسی هاوسەرگیری بۆ بکە چونکە بە تایبەتی کوڕ ئەگەر تا تەمەنی 32 ساڵی پرۆسی هاوسەرگیری نەکرد ئەوە ناتوانێت زۆر زەحمەت دەبی لە بۆ پرۆسی هاوسەرگیری بکە و ئەگەر بشکە احتیمالی جیابوونەوەی زۆر دەبێت چونکە دەق دەگرێ لەسەر ئەو شێوە ژیانەی کە لەگەری ڕاهاتوە دوای 32 ساڵ تااقەتی ئەوەی نابێت تازە نازی خێزان و منداڵی هەڵبگرێ و گرنگیان پێ بدا ئیتر هەردەیە خۆی بە تەنها بژی و بۆ خۆی ڕابێریتە باشە مامۆستا هەر لەسەر دایک و باوکین با لەسرم بابەتە بوەستین تۆزێگەوەی دایک و باوک پێویستە چی بۆ مناڵەکە بکەن مناڵەکەیان چۆن ئامادەکەن بۆ بابەتی هاوسەرگیری ئایا تەنها کردنی خانوویەک و دابینکردنی ئۆتۆمبیلێک بۆ کوڕەکە و هاوکات
بەشودانی کچەکە تەنها ئەوە ئەرکی باوکو دایکە یاخود ئەرکێکی تریان لەسەرشانە لە پرۆسی هاوسەرگیریدا. بڵێ لە پرۆسی هاوسەرگیری و هەروها دەتوانین لە هەموو قۆناغەکانی ژیان و لە هەموو پرۆسەکانی ژیان دایک و باو کاریگەریەکی یەکجار زۆریان هەیە. قوتابخانەی یەکەمن بۆیە ئەگەر دایک و باوکێکی عاقل و ژیر و تێگەیشت و هاوسەنگ و کاتی تەرخان کرد لە بۆ پەروەردەکردنی منداڵ و متابعەکردنی منداڵ و گرنگیدان بە منداڵەکەی هەڵبەتە کاریگەری زۆری دەبی کە منداڵەکەی لە پرۆسەی هاوسەرگیری سەرکەوتوو بێ. بەڵام ئەو دایک و باوکەی کە تەنها منداڵی لەسەر ئەساسێکی ڕۆتینی و لەسەر ئەساسێکی زاهیری و وەروها لەسەر ئەو ئەساسە پەروەردەکە کە نازی زۆری پێدەدا پێی وایە کە نابێ منداڵەکەی ئەو دلی بشتێ و منداڵەکەی ئەو نابێ بە هیچ شێوازێک بێدلی منداڵەکەی بکرێ. ئەوە هەڵبەتە منداڵەکەین ئەگە بچێتە ناو پرۆسی هاوسەرگیری ئەو احتیمالی جیابوونەوەی زۆر دەبێت بۆ چونکە زۆرێک لە دایک و باوکان بەڕاستی منداڵەکەی فێر نەکردیە کە بچوونە پرۆسی هاوسەرگیری واتە هەڵگرتنی کۆمەڵێ ئەرک هەڵگرتنی کۆمەڵی قورسایی ژیان چون بۆ قۆناغێک ئەو قۆناغە تۆ بە تایبەتی کز ئێسەوا بیر دەکاتەوە کە ئەو حەزیە سپێ لەبەرکرد تەنها بیر لە خۆشیەکانی دەکاتەوە. بەڵام کاتێ کە دەچێ کە دە هاوڕێکەی زەواجی کردووە و ئیتر ئەوی زۆر حەز دەکات بچێتە ناو پرۆسی هاوسەرگیری ئینجا لەوە دەترسێ کە شوونەکە بمینێتەوە. ئینجا وا دەزانێت کە چۆ ناو پرۆسی هاوسەرگیری تەنها بریتێ لە خۆشیەکان و بیر لە خۆشیەکان بە تایبەتی خۆشی سێکسیەکان دەکاتەوە و ئەمە هاندەری یەکەمی دەبێت. بەڵام کاتێک کە دەچێتە ناو ئەو پرۆسەیە کۆمەڵی ئەرک دەکەوێتە سەرشانی ئەمەی پێ هەڵناگیرێ بۆیە زوو بیر لە جیابوونەوە دەکات. زالێرەدا دایک و باوک کە دەبێت ئەوان دایک و باوک دەبێت دەوری سەرچیان هەبێت کە چ قۆناغێک کامە ساڵ ئایا چ ساڵێک بۆ کچەکەی ئەو بۆ کوڕەکەی ئەو گونجاوە کە پرۆسی هاوسەرگیری بکە هانی بدا ئاسانکاری بۆ بکە بۆ ڕێک بخە. یعنی هەندێک دایک بەڕاستی بۆ سیرکە ئەگەر ئێمە سیرکەین بۆچی حکومەکانی زەواج بۆ هەموو کەسێ وەکو یەک نییە 5 حکمی هەیە. ئێستا هەندێک کەسێ وا تێگەیشتووە بۆ هەموو کەسێ سونەتە نەخێر بۆ هەموو کەسێ سونەت نییە بەڵێ لە ڕووی شەرعەوە بەڵکو پرۆسی هاوسەرگیری بۆ هەندێک کەسێ حرامە قەدەغەیە بۆ هەندێک کەس هەیە مەکروهە بۆ هەندێک کەسێ مباحە بۆ هەندێک کەسێ سونەتە بۆ هەندێک کەسێ فەرزە. یعنی سیرکە ئاوە حکومەکان دەگۆڕی زا دەبێت سیر بکەی منداڵەکەی تو لەم قۆناغەدا پرۆسی هاوسەرگیری دەکەوێتە کامە بازنەیە ئایا بازنەی حرام یا بازنەی فەرز یا بازنەی سونەت یا بازنەی مەکروه یا بازنەی مباح. تۆ دەبێ ئەمە سیرکەی ئەگەر لەوانەیە منداڵەکەت بە هیچ شێوازێک لەم قۆناغە نەشێ بۆ پرۆسی هاوسەرگیری تۆ دەبێ ساردیکەیتەوە لەسەر پرۆسی هاوسەرگیری. بەڵام لە کاتێکدا هەز دەکەی منداڵەکەت کامل بووە عاقلە ژیرە تێگەیشتووە ئەرچی پرۆسی هاوسەرگیری پێ هەڵدەگیرێ هانی بدا. لەو حالەتە هیچ کێشەشی نییە بۆ خوێندنی تەواو کردووە عاقلە ژیرە تێگەیشتووە لە ڕووی کۆمەڵایەتی و هیچ کێشەیەش نییە لە ڕووی جەستەی هیچ کێشەیەکی نییە کابی دەبێ هام بدرێ. ئینجا کە چوو بۆ ناو پرۆسی هاوسەرگیری یعنی سیرکە ئەو دایکانەی داکێکی ژیر و عاقل بە کچەکەی دەڵێ کچم ئەو تاو تۆ دەچیتە ماڵی خۆت تاو ئەوە ماڵی تۆیە نان کە کرد بوو یەک ناگرتەوە نابێ بیر لەوە بکەیتەوە دەبێ هەموو شتێ بۆ هاوسەرەکەت بکەیت. اینجا ئەرکەکانی هاوسەرەکەت چییە لەسەرت و بۆ کوڕیش بە هەمان شێواز ئەمە ئەرکەکانی ئەوە ئەمەش مافەکانی تۆ ئەگەر مافەکانت هەموو بۆ دەستە بەر نەبوو ئەو تۆ دەبێت سەبری لەسەر بگری ئارامی لەسەر بگری بە حیکمت وەڵام بدەیتەوە بە حیکمت مامەڵە بکەیت. اینجا کە چێشەی دەبێت بەشێک لەتنان قبول ناکەی ئاوات بەرامبەر کرا چی قبول ناکەی لە ماڵی خەسوود ینی بڕاتە بێ و قسانەش هەیە لە کۆمەلگایە بە کچەکەی وتو هەرچیت بەرامبەر کرا قبول ناکەی سەرەتا قبوڵی کرد دواتر لێ ڕادێنێنی ئەم پەروەردەیەش هەیە بەداخۆ لە کۆمەلگای زۆر بەداخەوە بەڕاستی یعنی دایک و هەندێک دایکەیە من حەز دەکەم دوو نمونە لەسەرەمە باسکەم یعنی نمونەی واقعی یعنی کەسێک هەر لەم هەولێرە کچەکەی بە شوودا ئیتر حەملی هەبوو لەگەر هاوسەرەکەی بۆ کێشەیان ئیتر قسەک لەوی قسەی لێ هاوسەرەکەی زلەیەکی لێدا بوو ئیتر کچەکەی هێناوەکنە خۆی هاوسەرەکەی چەند جار هات داوای لێبوردنی کرد غەڵەت بوومە داوای لێبوردن بەس هاوسەرەکەی خۆم دەبەمەوە وتی سەبع مستحیلات ئەگەر کچەکەم بێتەوە لەگەرەوە بێتەوە ئەو من حاشای لێ دەکەم بە زۆری ئەم کچێ بە کوڕەکەی تەلاق دە چۆن دەبی کچەکەی من شەقێکی زلەیەکی پێکەوتووە کوڕەکە دنیایەک ئاعتیزاری کرد بەڵام بە هیچ شێوازەی دایکی ئامادەنە بۆ ئاعتیزاری لێ قبول بکە بەڵکو پێی تەلاقدا و کاتێک کە منداڵەکە لە دایک بوو هەر ئەو ساتێ نەی هیچ دایکەکە بیبینێ یەکسەر بۆ باوکی ناردیەوە یعنی سیر کە ئەم عەقلیەتە یعنی دەی من ئینسانە غەڵەتی کردووە و هەلسوونێکە بووە و یعنی تۆ لە جیاتیەوە شتەکە بچووکەیتەوە شتەکە گەورەکەیت. اینجا
نمونەیشتر من چوین بۆ پیرۆزبایی گەنجێک کە پرۆسی هاوسەرگیری کردبوو ئیتر پیرۆزباییمان لێ کرد و دیاری ئەوانەمان بۆ برد دوای مانگێک بینیم ئەو گەنجە بە تەنها لە حەدیقەیەکە لە پارکێکە پیاسەی دەکردوم ئەی هاوسەر کووا گوتی تەلاقمدا وتم بۆ یان تۆ چەندە خۆی هەمووی ماگونیەکە پرۆسی هاوسەرگیریت کردووە وتی دەی ئەوە من بوومە خزمەتکاری ئەو هەرچی مسلسلات لە هەموو کەناڵەکان هەیە یەکێکی بەسەر یەکێکی داباز نەدەدا ئیتر هەر شتێ دەبوو میوانم دەوێت بڕۆ خۆت ماڵ خاینکەوە ڕێک بخە و شیش ئامادەکە دەی باشە خواردن حاضر کە دێک ئەو مسلسلاتە هەیە ئەوە هەیە ئەوە هەیە ئەوە مسلسلاتەکانی تەواو نەدەبوو یعنی سەیری کە ئەمە بۆ ئەم کچەوەیە لەبەرەوەی لە مانگڵی باوکی بەو شێوازە دایکی ڕای هێنایە دایکی لێ قبول کردیە ڕای نەهێناوە لەسەرەوەی کە کەمترین بەرپرسیارەتی هەر بگرێ ئەمە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە بەڵێ لەسەر ئەو پەروەردە نەکردانی کە باسمان کردێنی ئەو ڕانەهاتنی ئێستا ڕێژەی تەلاق چۆنەوەی کە ئەو ئامارانەی دەستۆ کەوتووە ئێستاکە لە چاو ساڵانی ئەگەر هەر 2002 هاوکات 2010 وەرگین ئێستا بەرز بۆتەوە نزم بۆتەوە بڵێ من کۆمەڵێ داتا زۆرم پێ بەڵام یەک داتا باز دەکەین 2009 لەگەر 2010 کە ماوەی 9 ساڵ نێوانیان بۆ بزانین پرۆسی هاوسەرگیری چۆن بووە و پرۆسی جیابوونەوە چۆن بووە لە 2009 547 پرۆسی هاوسەرگیری هەبووە لە هەموو کوردستان لە بەرامبەریدا 4237 حالەتی جیابوونەوە هەبووە لە ساڵی 2010 39763 پرۆسی هاوسەرگیری هەبووە یعنی سەیری کە حتا پرۆسی هاوسەرگیری کەمی کردووە یعنی لە زیاتەوەی زیاد کە کەمی کردووە لەگەرەوەی کە ڕێژەی دانیشتوان زۆر زیادی کردووە ئەمە بۆ لەبەرەوەی گەنجان دەترسێن لە پرۆسی هاوسەرگیری تااقەتی ئەوان نییە ئەم ئەرکە هەگرن بەشێکی زۆریشیان دەڕۆن بۆ هەندەران و بەشێکی زۆریشیان بەشێکیشیان دیارە لە ڕێگای ناشەرعی پێویستە سێکسیەکانی خۆیان پڕ دەکەنەوە اینجا هەر لە 2010 سێر کە پرۆسەی جیابوونەوە حالەتی جیابوونەوە 9192 حالەتی جیابوونەوە بەڵکو زیاتریش دوو قات زیاتریش ینی سیر کە بەڕاستی ئەمە ئاماژەیەکی زۆر خراپە ئێستا لە هەموو کوردستان بەڕاستی بە شێوەیەکی گشتی ساڵ بە ساڵ ڕێژەی جیابوونەوە زیاترەوە بە تایبەتی لە دەڤەری سلێمانی لە ڕێژەی جیابوونەوە لە هەر سێ پرۆسەی هاوسەرگیریەکەچیان بە جیابوونەوە کۆتایی دێ اینجا لە عنواتە ڕێژەی جیابوونەوە لە سلێمانی لە 133 لە بۆ 34 یعنی بەڕاستی ئەمەش ڕێزەیەکی زۆر زۆر ترسناکە و بەڕاستی ئاماژەیەکی زۆر خراپیشە باتەمە مامۆستایانی ئەو بابەتانی کە بۆتە هۆکاری جیابوونەوەی و خێزانانە بە پێ و توێژویناوانەی کە لە بەردەستیەوەیە زیاتر چۆ هۆکارێکە و کێ بەرپرسە لەوەی کە ڕێژەی جیابوونەوە دەژۆر بووە بەڵێ هۆکارەکان بە شێوەیەکی زۆر خێرا دەڕۆن دەتوانم ئاماژە بە 8 خاڵ بکەم هۆکاری یەکەم پەروەردەنەکردنە هۆکاری دووەم تۆڕە کۆمەڵایەتیەکانە هۆکاری سێم باری ئابووری و داراییە و کە بەڕاستی حکوومەت بەرپرسی یەکەمە هۆکارێکی تر دایک و باوکە کە بەڕاستی نازان منداڵەکانیان تێکبێن هۆکارێکی تر خیانەتی زەوجیە هۆکارێکی تر دەوروبەرە بەڕاستی زۆر جار هەیە کە کوچ و کوڕ پرۆسی هاوسەرگیریک بەڵام دەوروبەر ئاگر لە دەوریان خۆش دەکەن و ناهێلێن دابنیشن بەنسبەت بەرپرسیارەتی چێ بەرپرسە من پێم وایە بەرپرسی یەکەم دایک و باوکە دەتوانم بڵێم بەرپرسی یەکەم ئەوانن چونکە بەڕاستی منداڵەکەیان لەسەر ئەساس و بناغەیەکی ڕاست و دروست و تۆکمە پەروەردە نەکردووە و کاتێکی کە پرۆسی هاوسەرگیری بۆ دەکا چاودێریەکی تەواوی ناکات چونکە کچ و کڕ هەڵبەتە سەرەتایی پرۆسی هاوسەری کێشەی زۆریان دەبێت دایک و باوکی هەم کوڕەکە و هەم کچەکە زۆر هاوکار بن لە بۆی ئەو پرۆسی هاوسەرگیری سەر بگرێ و تا سەر بێتن هانیان بدەن تۆ زۆرترین ئەریکار بگرێ بەڵام لە سەرمافەکانی ئەوەن دەڕژ نەبێ ینی بە ئارام بێ بە حیکمت بێ ینی بەداخەوە زۆرێک لە دایکان و باوکان ینی بەم شێوازە منداڵەکەی هان نادا بۆ نمونە من ماوەیەک لەمەوبەر ژن و مێردێک ئەو تازە تقریبان 6 مانگی بۆ پرۆسە هاوسەرگیریان کرد کێشەیەک لە نێوانیاندا ڕوویدا ئیتر بووە دەمەقالێ لە نێوانیاندا دایکی کوڕەکەی بە کوڕەکەی دێگو ئەگەر خستەلاقی نەدەی من حاشاد لێ دەکەم بۆ حاشای لێ دەکەی چۆن دەبی خێزانت بەسەرە تویدا هاوار کردێ بۆ نابی
دەی عمەری کوڕی خەتاب خێزانی بەسەریدا هاواری کردیە و دەنجی لەسەر بەرز کردەوە خێزانەکانی پێغەمبەری دەنجیان بەسەر پێغەمبەری خوا بەرز کردوتەوە دەسیری ئەم تێگەیشتە بکە یعنی ئەمە ئینجا بەڕاستی من دەتوانم بڵێم بەرپرسی یەکەم دایک و باوکن بەرپرسی دووەم بەڕاستی حکوومەتە لەبەرەوەی بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەرەلایەکی زۆر و بە تایبەتی لە سۆشیال میدیا ئینجا کەناڵە ڕاگەیاندنەکانیش لەگەڵ یانی لەگەڵ سۆشیال میدیاش ئەو کەناڵانەی کە هاتوون ئێستا بە شەو بە ڕۆژ ئەنی هەروەکو جەنابەت باسە کرد نمونە یەکێک لەوانە جیابوونەوەی ئەو دوو هاوسەرێ ئەو مسلسلاتانە بۆ کار لە کەناڵەکان بە شێوەیەکی بەربڵاو و بێ هیچ سانسۆرێک بە بەردەوامی کەناڵدانراوە بۆ پەخشکردنی فیلمە تورکیەکان کە پێما بێمش یەکێکە لە کاریگەریە زۆر گەورەکان چکە ئەو نمایشەی کە لەوێ نیشانیدەن لە فیلمەکان هاوسەرگیریان کردو بە ینی شتێکی زۆر شخصی دەکرێت ئینسان بە تەنهاش بژێ دەکرێت ئینسانێکی هیچ هاوسەرگیریشن پێما بێمەش لەگەڵ سۆشیال میدیایکە لە هۆکارە سەرەکیەکان بڵێ یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بەڕاستی بە تایبەتی هندی فیلمی دۆبلاژکرا و ئینجا هەندێک لە ڕێکخراوەکان وا پیشان دەدەن بەڕاستی مەسەن هەندێک ئافرەت هەیە کە جیا بۆتەوە لە پیاوەکە ئیتر وەکو مەلیکە پیشانی دەدەن کە سەرکەوتوو بە بوویتە فەنانەیەکی زۆر گەورە بوویتە گۆرانی بێژێکی زۆر گەورە بوویتە یعنی وا پیشاندن زۆر کچێ تۆ بۆچی تحملی ئەو هەموو ناخۆشی و ئازار و ستەمی پیاوەکە دەکەی بۆ نایی لە خۆت ئازاد بی ئازاد بەلی جیا بۆ ئیتر بۆ خۆت سەفەر بکە بە خۆت وا بکە بە فەنان و بە نازەمچی ئیتر بۆی دەڕازێنەوە یعنی حتا وەکو نمونەیەک باز دەکەم ئافرەتێک باسی خۆی دەجێڕێتەوە دەڵێ من لەگەر پیاوەکەم زۆر تەبابم عیلاقەمان یەکجار خۆش بوو 5 منداڵم هەبوو بەڵام چەند جارێک سەردانی ڕێکخراوێکی ئافرەتانم کرد زۆر هانیاندام لە بۆ جیابوونەوە کە ئیتر بەردەوام کێشەم لەگە پیاوەکەم هەبوو تا گەیشت ئەو ئاستەی کە جیاب مۆلێ و منداڵەکانیش منیان نەویست باوکی خۆیان ویست یعنی دەرەکە وتم جیابمەوە لە پیاوەکە هەموو هەلەیان لێدا یعنی بەداخەوە بەڕاستی هەندێ ڕێکخراو هەیە دەوری زۆر خراپی هەیە و زۆرێک لە ڕێکخراوەکانی جێگای دەستخۆشیە بەڕاستی دەورێکی زۆر باشیان هەیە و هەم لە پێکەنانی پرۆسی هاوسەرگیری و هەم لە بەردەوامبوونی هۆکاری سێم بەڕاستی ئەم دەتوانم بڵێم لە بۆ خودی کچ و کوڕەکە دەگەڕێتەوە یعنی کە ئەو اختیارەی کە خۆی هەلی دەبژێری هەرزوو لی پەشیمان دەبێتەوە دەبێ هەموو کچ و کوڕەک ئەم ڕاستیە بزانێت پێکەنانی پرۆسی هاوسەرگیری و چوونە ناو ئەم قۆناغێژیان قۆناغێکی نوێیە ئیتر بە هەموو خۆشی و ناخۆشیەکانی و تۆ کۆمەڵی مافت بۆ دەستە بەردەبێ بەڵام دەی بزانی لە مقابلی کۆمەڵی ئەرچی دەکەوێتە سەر تۆ دەبێ اینجا بەڕاستیەکیش لە ئەوکانی تر کۆمەلگەی ئێمە ئێستا بۆن لە وڵاتی مالیزیا ڕێگا نادرێ هیچ کوڕ و کوڕێک کچ و کوڕێک بچێتە ناو پرۆسی هاوسەرگیری تاکو دەورەی مانگێک یا 2 مانگ بەلای کم کەم یەکەی مانگە 3 مانگ دەورەی بۆ نەگیرێ کە پرۆسی هاوسەرگیری چۆن تەعامل دەکەی ئەرکەکانت چیە مافەکانت چیە من پێم وایە ئەمە زۆر زەرورە پێویستە حکوومەت پێی هەستێ وەلایەنەکان بە تایبەتی ینی ئەوانەی کە دەوریان هەیە لە پەروەردەکردن ئەم کارە بکە لەگەڵ پرۆسی هاوسەرگیری هەروەکو جەنابیش لە قسەکان ئاماژەی پێدا بەشێکی گەورە هەیە ئەویشەوەیە کە کێشە لە نێوان دوو خێزانەکە دروست دەبێت کوڕە و کچیانی کێشە و هاوکات سەرەتای دروستبوونی خێزانەکە مەشاکیل بەشێکە لە ژیانیان چۆن بتوانن تەعامل لەگەڵ ئەو کێشانە بکەن کە ڕوبەڕوویان دەبێتەوە جا چ لە جیاوازی نێوان هەڵسوکەوت و تەبیعاتیان بێ چ لە جیاوازی نێوان پەروەردەیان بێ چۆنیان ئێستا کچ و کوڕێک ئێستا بینەرمانن و هاوسەرێکی تازە بینەرمانن کێشیانێ چۆن چارەسەری بکەن بڵێ دیارە بەڕاستی خوێندنەوە زۆر گرینگە هەموو کوڕ و کچێک پێشەوەی بچێتە ناو پرۆسی هاوسەرگیری پێویستە چەند کتابێک بخوێنێتەوە لەسەر بەختەوەری نێوان هاوسەرەکان ئەمە خاڵێکی تر بەڕاستی شارەزابوون لە قورئان و لە سنەتی پێغەمبەری خوا درود و سڵاوی خوای گەورەی لێبێ دیارە قورئان و سنەتی پێغەمبەری خوا چارەسەری هەموو کێشەیەکیان تێدا سەیدەلیەکە هەموو جۆرە دەرمانێکی تیادا هەیە اینجا بەڕاستی ڕاوێژکردن لە کاتێکدا کە تۆ کێشەت دەبی ژن و مێرد پێویستە بەڕاستی جێ لە یەکتری ڕابگرن و لە هەمان کاتیشدا ئەگەر کێشەیەکیان بوو خەڵکی زۆر تێنەگەینن هە لە ناو خۆیان جێ لە یەکتر چکە بەڕاستی جێ ڕاگرتن بەشێکی زۆرە لە چارەسەرەکان اینجا دوعاکردن و پاڕانەوە و هەروەها سەبرگرتن جوولانەوە بە حیکمت هەندێشت هەیە بەڕاستی بەس کات چارەسەرێتی بۆ نمونە ئافرەت هەیە دەڵێ من حالەتێکی تەلاقە بوو چونکە بەڕاستی بەردەوام ئەو کێشانەمان دێتە پێشی کچەکە داوای جیابوونەوەی دەکرد
ئیتر لە لای کوڕەکەەوە ڕاست پێدران کە بچم قسەی لەگە بکەم تم بۆ داوای جیاببوونەوە کە دەکەی وتی ئەم پیاوە ئەوەی من دەڵێم نایکە هەز دەکەم ناگۆڕێ جاوتم تۆ دەتەوێت لە خیلالی ساڵێکە شوت بەو پیاوە کردیە ئەوەی تۆ دەتەوێت بەو شێوازەی بیتاشی بەو شێوازە بتاشرێ یعنی بەڕاستی زۆرێک لە هاوسەرەکان بەم شێوازە بیر دەکاتەوە یعنی حقیقەتێکی هەموو کچ و کوڕێک دای بزانن یعنی تۆ لە بیئێ گەورە بووی ئەوش لە بیئێشتر گەورە بووە تەنانەت ئەگەر ئامۆزای خۆشت بووی بەڵام هەر بیئەتان جیاواز تەنانەت ئەگە کچی پلشت بی بیئەتان جیاواز بووە کەوابی ژینگەتان جیاواز بە بیئەتان جیاواز بە دەبی ئەمە بزانانی ئەمەد لا قبول بێ و لە هەمان کاتیشدا بزانە چۆن هەموو پەنجەکان وەکو یەکنینە تۆ کۆمەڵێ هەموو کچێ پێغەمبەری خوا دەفەرمێ درود و سڵای خۆی گەورە لەبێ هاوسەرەکەت ئەگەر کۆمەڵێ ڕەوشت و ئاکار و هەڵس و کەوتی جوانی هەیە بەڵام دەبێ برزانی هەندێک ڕەوشت و ئاکاری هەیە بەدلی تۆ نییە تۆ تەمەنات دەکرد بەم شێوازە نەبە بەڵام دەبی سەبری لەگەر بگری ئارامی لەگەر بگری دەبێ سەبر لەسەرەمە بگری لەلایەک و ئەجر و پاداشتی زۆرت دەبێ لەلایەشتە هەموو ئینسانی قابلی گۆڕانە تەنها داروبەرد ناگۆڕێ بەڵام مادەم ئینسانە دەگۆڕێ جا هەندێک کاتێ تەنها هەندێک شت هەیە بەڕاستی تەنها بە تێپەڕبوونی کات دەگۆڕێ اینجا تەبیعەتی هەموو ئینسانێکی جوایە سیرکە هەموو خۆمان 2 ساڵ لەمەوبەر بە زۆریشتر بیرمان دەکردو هەڵسکۆتمان زۆریشتر بەڵام ئێستا زۆریشترین یعنی کەوا بێ ئەو کەسانەی کە سەبریان هەیە تحملیان هەیە بە حیکمت دەجوونێ و کار بەجێن دانان ئەمانە سەرکەوتون بەڵام ئەوەی بێ سەبرە واتە سەوڕ دەکا کە پرۆسی هاوسەرگیری لەگە کەسێکە ئەو چۆنی دەوێ ئەو دەیێ وابی وابکە وابکە ئەمە مستحیلە تۆ باشە خۆ ئەوە سعات نییە هینا بتەوە ماڵەوە ئاوە بە وەکو سعات میلەکەی بە دەقیقی بزولێتەوە و کاتێککە پاتریەکەی نزم تۆ پاترێکەکەی بۆ بگۆڕی شتیوان نییە ینی بەڕاستی دەبێتەوە بزانانی مامۆستا باسی کێشەکانمان کرد باسی گرفتەکانمان کرد بەڵام حەزم لێ لە کۆتاییەکەش باسیەوە بکەین چی نیعمەتێک هاوسەرگیری و ئەگەر دوو کوڕ و کچ پێیەکەوە لە ماڵێکە بەیەکەوە بژین چی نیعمەتێکی گەورەیە کە خوای گەورە بە بەشێک لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە بەشێک لە ئیمانی داناوە کە ئیمانت کاملەکە بەڵێ بەڕاستی پرۆسی هاوسەرگیری نیعمەتێکی زۆر گەورەی پێویستی بە سوپاسگوزاریە ئەو سوپاسگوزاریەش بەکردەوە دەکرێت ئەویش بریتە لەوەی کە بەڕاستی سەرکەوتوو بێ لەو پرۆسی هاوسەرگیریە وەکو زانایەک دەڵێ هەر دوو هاوسەرێکت بینی کە بەختەوەرن ئەو بزانە یەکێکیان تەنازولی کردیا لە حەقی خۆی لە پێناو بەختەوەری ئەم خێزانە جاکامیان زیاتر تەنازول بکە لە مافی خۆی وارکەکانی خۆی جێبەجێ بکە ئەوە زۆرترین ئەجر و پاداشتی وەردەگری و بە تەئکید خی گەورەشتی تری بۆ مسەخەر دەکا لە مقابلی ئەوە و لە هەمان کاتیشە وەکو خی گەورە لە قورئانی پیرۆز دەفەرمێ لە سوورەتی ڕوم ومن آياته أن جعل لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون يعني سيكا لتسكنوا إليك هردو چان دبن بسكينة لبو يكتري وبتايبتيجنك زياتر دبي بسكينة بو بياوكا سونك بياو لدرويا زیاتر ئازار و مادیبوونی دەرەوەی زۆر پێ و دیارە پێویستە لەما پێویستی بە کەسێکە کە لە ماڵەوە بۆی بێ بەسەکینە اینجا هەنسێرکە وەجعل بەینەکم مەوەدەتەن وەڕەحمە لێکەمین ساتی مارە بڕیندا خوای گەورە زۆرێک لە سۆز و خۆشەویستی لە نێوانیان دروست دەکا بەڵام گرینگە سوپاسگوزاری ئەو نیعمەتەی خوای گەورە بکە بەوەی کە ئەو مەوەدە و ڕەحمەتە نەفەوتێنی و لەباری نەبا بەڵکو دەبێ گەشەی پێ بدا و بەرەو زیادکردنی بە بۆ ئەوەی منداڵەکانیش چەند منداڵێک و نەوەیەکی وچەیەکی ساڵح بنێتەوە ئەو نەوە لە ژێر سا و سێبەری دایک و باوکی گەورە پەروەردە بێ من حەز دەکەم بە هەموو دایک و باوکێک دەڵێم تکا دەکەم بەڵێ کۆتا پەیاممە تکا دەکەم یەک جار سەردانی ئەو بەشە بکەن کە منداڵی ئەو منداڵانەی لە خۆگرتووە کە هەم بێ دایک و باوکن یاخود دایک و باوکیان لێکتری جیابوونێتەوە با بزانن ئەو منداڵانە چەندە هەز بە پێویستیان بە دایک و باوکە چەندە بێنازن یعنی مەبەستم لە بێنازی دایک و باوکە بەڵام لەوێ نازیان پێ دەدرێ وەکو مۆزەفەکان بەڕاستی زۆر باشن لە بۆیان بەڵام چەندە حەز دەکەن کە ئەوانیش کە چاییان بە منداڵێک دەکەی ئەو منداڵە لە ژێر سای و سێبەری دایک و باوکە ئەوی چەندە حەزی دەکرد کە لە ژێر سای و سێبەری دایک و باوکە جا من دەڵێم تکا دەکەم لە پێناو نەوەکانتان دام بە خۆتان دابگرن بێ ئارام مەبن بە حیکمت بە بۆ ئەوی سوپاسگوزاری ئەو نیعمەتەی خوای گەورە بکەی و لە قیامەتش خوای گەورە نیعمەتەکانت بۆ زیاتر بکە دەست خۆش بێ مامۆستا زۆر سپاس بەوە دەفەتێک کە بەیەمەدا زۆر سپاسی مامۆستا شکوریە بانخوازی
ئیسلامی دەکەین کە لەم بەرنمەیە لەگەڵماندا بوو ئەزیزان و خۆشەویستان ئەوەی کە ئێمە مەبەستمانە لەم بەرنمەیە مەبەستمان نییە ئێوە سات بکەینەوە وەکو مامۆستا ئاماژەی پێدا لە بابەتی هاوسەرگیری بەڵام گرینگە ئینسان لەگەڵ بابەتی هاوسەرگیریش و هاوکات حکمەتی هەبێ و هاوکات پەروەردەیەک بکرێ بۆ بابەتی هاوسەرگیری ئەزیزان ئەڵلقەی و هاوکات ئەم تەوەرەیەمان لە شاری هەولێر پێشکەشکردن بۆ هیوایی سوودێکی کەممان بە ئێوەی عزیز ئەگەر سوودێکی کەمیش بێ بە ئێوەی عزیز و خۆشەویستمان گەیاند بێ تا تەوەرێکی تر لە شاری هەولێر بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە من بەخوای گەورەتان دەسپێرم ئەگەڕێمەوە لای برایانی سلێمانی ئەگەر شتێکیان هەبێ ئەگەنا لای ئێمە بەخواتان سپێرم. زۆر سپاس بۆ پێشکەشکار ئیمران ئەمین و سپاس بۆ میوانەکەشە بۆ هیوایی کە ئینشاءڵڵا نێوانی هەموو خێزانێک پڕبێ لە خۆشەویستی و بەختەوەری. ئازان دەچینەوە هەولێر بۆ لای پەیامنێرمان ئیدریس محەممەد زانین دوایین زانیارەکانی پارێزگای هەولێر چین. ئیدریس سڵاوی خوا لێبێت، دوایین زانیارەکان چین؟ دیارە نزیک دەبینەوە بەسەر ساڵ یادی تیرۆرکردنی دکتۆر هوشیار لە شاری هەولێر کە بە شێوازێکی زۆر دڕندانە لە بەردەم ماڵەکەی خۆی بە نیوەی شەو تیرۆرکرا. خی گەورە بە شەید قوبوڵی بکە ئینشاءڵڵا. بۆیە پەیامنێرمان ئیدریس ئێستا لای کەسوکاری دکتۆر هوشیارەوە دەیەوێ قسە و گفتوگۆ لەسەرەوە بابەتە بکەن کە ئایا بزانین لە دوای لەم ساڵ یادەدا بزانین ئەو بەڵێنانەی کە لەسەر دۆسیە دکتۆر هوشیار درابوو بە کەسوکاریان لە سزاگەیاندنی بکوژانی و ئەو مافانەی کە ئێستا کەسوکاری دکتۆر هوشیارەوە بە تایبەتی منداڵەکانی خێزانەکەی هەیەی چین. بۆیە ئیدریس لەوێ و قسە و گفتوگۆیان لەگەڵدا دەکات. ئیدریس سڵاوی خوا لەبێت، دەمانوێت بزانین لەم ساڵیادەدا پەیامی کەسوکاری دکتۆر هوشیاری ڕەحمەتی چییە و هەروەها زانیاریەکانی دیکەی هەولێر بەگشتی چین. ئیدریس ئەگەر گوێت لێمانە فەرموو با بزانین زانیاریەکانی هەولێر بەگشتی چین و هەروەها پەیامی ساڵیادی ئەم ساڵی تیرۆرکردنی دکتۆر هوشیار کەسوکارەکەی پەیامیان چیان هەیەەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان یاخود بۆ هاوڵاتیان و ئەوانەی کە دکتۆر هوشیاریان خۆش دەویست و بەگشتی قسەیان چی هەیە. دیارە ئەو گوێ لە دەنگی ئێمە نییە. مامۆستا هوشیارێکێک لە زانایانی ئاینی دیاری هەولێر بوو کە خزمەتێکی بەرچاوی بە خەڵک و خەڵکی هەژار و کەم دەرامەت بە تایبەتی دەکرد لە بواری هاوکارە مادیەکان وەروەها دیارە لە بابەتی پەروەردەدا ڕۆڵێکی بەرجەستەی هەبوو لە شاری هەولێر زانایەکی دیار بوو بە بێجیاوازی خزمەتی خەڵکی دەکرد. بەڵام بەجاخەوە لە ساڵی 2017 دەستێکی ڕەش لە درنگانێکی شەو لە بەردەم ماڵەکەی خۆیدا زۆر دڵسافانە بەڕێز دکتۆر هوشیار کاتێکە دەرگای ماڵەکەی کردەوە لەلایەن دوو کەسەوە بەجاخەوە بە دەستێکی ڕەش و زۆر درڕندانە تیرۆر کراوە. ئەمە کۆستێک بوو بەگشتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و زانایەک و پیاوێکی ئاینی بەرز و بەڕێزمان لەدەستدا و دیارە هەرەو کات سەرۆکی هەرێمی کوردستان بەڵێنی ئەوەی دا کە بکوژانی سزایی لە سێدارەدانیان کە بۆ دەرچوو بوو جێبەجێ بکات. بەڵام ئێستاش کە نزیک بە سێمین ساڵ یادی تیرۆرکردنی دکتۆر هوشیارە بەڵام تا ئێستا بەڵێنە جێبەجێ نەکراوە و بۆی کە بزانین ئایا بەڕاستی قەرەبووی معنەوی کەسوکاری دکتۆر هوشیاریش کراوەتەوە یاخود نا، چونکە بابزین بەگشتی پەیامیان لەم سێ ساڵەدا چی هەیەەوە دیارە پەیامی تایبەتیان دەبێت و ئەو بەڵێنانی کە پێیان دراوە بە سزاگەیاندنی بۆ کوژەکانیان هێشتا جێبەجێ نەکراوە. بیرمان نچێت کە سزای لە سێدارەدان وەستاوە ئیلا بە فەرمانی سەرۆکی هەرێم نەبێ کە سزاکە جێبەجێ ناکرێت. بەڵام بەجاخەوە بە کوژانی دکتۆر هوشیار کە بە پاساوێکی زۆر هیچ ئەم دەستە ڕەشیان گەیانتە خوێنی دکتۆر هوشیار، بەڵام ئێستا لە زیندانەکان دەژین بۆ خۆیان و سزاکەیان بەسەردا جێبەجێ نەکراوە کە لە کاتێکدا سەرۆکی هەرێمی کوردستان و کاتە بەڵێنیدا لەوەی کە حتمما سزایی لە سێدارەدانیان بەسەردا جێبەجێ بکات. دیارە گرفتێک لە پەیوەندیەکەمان لەگەڵ پەیامنێرمان هەیە، هەوڵ دەدەین
قسە زیاتر بکەین دیارە پەیوەندەکەمان بەردەوامە هوش ئیدریس سڵاوی خوا لێ بێت دەمەوێت بزانم لەکوێیت و پەیامی خانەوادەی دکتۆر هوشیاری ڕەحمەتی چی هەیە لە ساڵیادی تیرۆرکردنی دکتۆر هوشیاردا؟ سڵاوی خوا لە ئێوە و لە گەشتبینەران کاک جەلال بڵێ ئێستا ئێمە لە ماڵی یەشێک لە برایانی دکتۆر هوشیارین دەمەوێت بسمە لای خۆیان وردەکاری کەیسەکە لە خۆیانەوە بیستم بزانم ئاخۆ کەیسەکە گەیشتۆتە شوێ کاک دیار زۆر سپاس بۆ ئامادەبوون گەربێتی ئێرە پێم بڵیت دوایین زانیاریەکان لەبارەی کەیسی دکتۆر هوشیارەوە گەیشتۆ بەکوێ و بڕیارەکان چیە و وردەکاریەکەی چۆنە؟ بەڵێ سوپاس بۆ ئێوە و سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە سوپاسان دەکەن کە گرنگی بە کەیسەکە ئێمە دەن 4 ساڵ بەسەر تیرۆرکردنی شەی دکتۆر هوشیاردا تێپەڕ دەبێ 3 ساڵش بەسەر بڕیاری لە سێدارەدانیان تێپەڕ دەبێت بەداخەوە تا ئێستا بکوژەکانیان لە زیندان ماون لە سێدارە نەدراوە ئەوەش دوای ئەوەی کە چەندین جار بەڵینیان پێدان بەتابە لەلایەن ئەو کاتی مەسعود بارزانی کە سەرۆکیارم بوو پاشان لەلایەن نێچیروان بارزانی تا ئێستا ئیمزای یاساکان نەکردووە کە بڕیارەکە جێبەجێ بکرێ یاساکە لە هەرێمی کوردستان ئێستا بەرکارە یاسای لە سێدارەدان هەیە و لە عێراقیش بەرکارە هیچ یاسایەک دەرنەچوت دژی ئەو یاسانە کە ڕەتی بکاتەوە تەنها ئەوەی هەیە کە کاتی خۆی لە عێراق ڕاگیرا بوو ئەو کاتی کە مامزەلال سەرۆکی کۆمار بوو بەڵام دوای ئەوە ئێستا هەر لە دووشەمەی ڕابردوو 21 تاوانبار لە عێراق بە ئیمزای سەرۆک کۆمار کە کووردە لە سێدارە دران بەڵام لە هەرێمی کوردستان کاتێک سەرۆکی هەرێم خۆی دەدەزێتەوە نێسیروان بارزانی لە ئیمزاکردنی بکوژان بۆی کە لە سێدارە بدرێن ئەوە زۆر مانە هەڵدەگرێتواتە ئەو دەستەی کە لە پشتەوە تیرۆرکردنی شەی دکتۆر هوشیارە لە بڕیار و بەڵێنەکان گەورەترن ئەگینا چەندین جار بەڵێن بە ڕێز مامۆ سەلاحەدین دراوەکە ئەو بکوژانە بڕیارەکە جێبەجێ دەکرێت و ئیمزای لەسەر بڕیارەکە دەکرێت بەڵام بەداخەوە دوای 3 ساڵ تێپەڕبوون بەسەر بڕیارەکە کە لە دادگاش تەمیز کراوە بۆی لە سێدارە بدرێن بەداخەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە هۆکارەکەی بۆچی دەژێڕنەوە ئێوە وەکو خانەوادە بڕیارەکە بەرکارە پارێزەرەکانیش ئەم یاسایە باشتر شارەزان بەڵام بۆچی سەرۆکی هەرێم سەرۆکی هەرێم ئیمزای ئەو بابەتە ناکە ئێوە هۆکارەکەی بۆچی دەجێڕنەوە کێشەکە لەوەیە کاک دەرێت ئێمە بە دوای ئەو وەڵامە دەگەڕێن کە سەرۆکی هەرێم بۆچی بەڕوونی پێمان ناڵێ بڵێ مەسەلەکە ئەو بابەتەیە بۆیە ناتوانم ئیمزای بکەم ئەو بەردەوام داوای مەلەفەکەی کردووە 10 زیاتر بەڵێنیان داوە مەلەفەکەمان هەموو خستۆتە بەردەستی سەرۆکی هەرێم لە ڕێی دڵشاد شەهاب کە و کاتە ڕاویشکاری سەرۆکی هەرێم بوو تا ئێستا ئیمزای نەکردووە هۆکارەکە بەڕای من وەکو ڕۆژنامەنووسێک وەکو برای شەهید ئەوەیە کە دەستەکە زۆر گەورە و باڵا دەستە و بەڵێن بە بکوژەکان دراون کە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر دەستگیر کران و ئەگەر ئاشکرا بوون بڕیارەکان لەسەر جێبەجێ نەکرێت تەنها لە زیندان بن ئەوەی هەیە کە ئێستا لە زیندانی چاکسازی گەورانن لە دژە تیرۆریش نەماون لە ساڵی ڕابردووە ئێستا لە چاکسازی گەورانی هەولێرن لەوەی زیندان و بڕیارەکان لەسەر جێبەجێ نەکراوە ئەمە بەڕاستی جینی گەرانی ئێمەیە وەکو خەنجەرێک بوو لە پشتەوە هەم لە ئێمەیاندا لە بنەماڵەوە هەم لە یەکگرتووی ئیسلامی کوردستانیشاندا بەوەی کە دوای ئەو هەموو بەڵێنە بڕیارەکان جێبەجێ نەکرد خەڵکێک ئەو کاتێک گەرم بوو لەسەر بابەتەکە ئەوانش بە گەرمی هاتنە سەرخەت بۆی کە بکوژەکان دەژیر بکرێن بەڵام کاتێک کەیسەکە ساردبیەوە ئێستا ئەوان خۆیان دەدزنەوە بە ڕاشکایی بڵام خۆیان دەدزنەوە لە ئیمزاکردن بۆی بکوژان لە سێدارە بدرێن زۆر باشە ئێوە تاکوچێ بە دوای ئەم کەیسەوە دەبن یاد ئێوە کۆڵ دەدەن یاخودنە بەڵێ ئێمە کۆڵ نادەین ئێمە تا یەک کەسمان نابێت لەو بنەماڵە بەردەوام لەسەرەوەی کار دەکەین کە سزای لە سێدارەکە جێبەجێ بکرێت زۆر باشە ئێوە تاکوچێ لەگەڵ ئەم کەیسەی واتە بە پاساوی ئەمە دوای 20 ڕۆژ کوشتویانەیە باوەڕیان بۆ دۆسیە هەیە زۆر باشە من پرسیارەکە ئارەسەی خۆی دەکەم ئێوە وەکو بنەماڵەی دکتۆر هوشیار باوەڕتان بۆ هەبووە کەوا تەنها لەسەر هۆڕنێک و چەند قسەیەکی ئەو قسانەی کەوا دەکرێت بکوژەکان کە دەیکەن لەسەر ئەو قسەیە دکتۆر هوشیار شەهید کرابێت نەک ئێمە باوەڕمان پێ نەبوو هێزە ئەمنیەکان باوەڕیان پێ نەبووە لە دادگای هێڵچوونەوەش لە تەمیزیش کاتێک دووبارە قسەی کردەوە کە دوای 20 ڕۆژ بەسەر ڕووداوەکە کە خۆی دەڵێ لەسەر هۆڕن لێدان بووە تیرۆرم کردووە کەس قەنەعەتی پێ نەبوو نەکەر ئێمە هێزە ئەمنیەکان و دادوەرە بەڕێزەکانش قەنەعەتیان پێ نەبووە تا ئەو بابەتەی کە دروست کراوە تافەهە چۆنیش فێرکراون تا ئێستا دوای 4 ساڵ دەگیرکردیان ئێستاش هەمان قسە وەکو تووتی دووبارە دەکەنەوە ئەوە شتێکە وەکو هۆکارێکی تافە دروستیان کردووە ئەگەروە بە ڕەنگە لە سێدارە دەدران ئەوە لەسەر بابەتێکی وە بە ئاسایی باەکە ئەو کاتی نێوانی پارتی و یەکگرتووی تێکداوە لە ئەمنیەتی هەرێمی کوردستانی خستە ژێر پرسیارەوە
بەڵام ئەوە شتێک بوو کە دروست کرا و فێرش کراون ئێستاش دووبارە دەکەنەوە بە قەناعەت نەک قەناعەتی مەخەناتی کەس وانیە کە لەسەر ئەو بابەتە بێ شتەکەش واضحە کە نەتوانن بەڵێنەکانی خۆیان جێبەجێ بکەن نەتوان لە سێداریان بدەن ئەو مانای ئەوەیە کە دەستێکە لەوان باڵاترە دەستەکە لە هێز و بازووی ئەوان باڵاترە لە دەسەڵاتی ئەوان باڵاترە بۆیە ئیمزاکە ناکەن بۆی سزاکە لە سەریان جێبەجێ بکرێ و لە کۆڵی ئەو خەڵکە ببنەوە چونکە خیانەتیان کرد لە مێزەر سپی پاکان خیانەتیان کرد لە مسلمانان خیانەتیان کرد لە هەموو کورد کە مامۆستایەکی ئانی لە بەردەم ماڵەکە لە نێو منداڵەکانی تیرۆر بکرێ بەم شێوە تۆ ئەمڕۆ ئیمزانەکەی بۆی کە ئەو کەسە بکوژرێت کە خۆشیان پێشتر کەیسە بۆ ئیمزان کردووە کە خۆیان مەمەستیان بۆ لە سێدارە دراوە دەستان خۆش بێت زۆر سپاس دەکەم بەڵێ کاک جەلان ئەمە بەشێک بوو لە زانیاریەکانی ڕۆژ زۆر باشە زۆر سپاس بۆ پێیان نێرمان ئیدریس محەممەد لاولێر و لەگەڵمانەبووی سپاس بۆ زانیاریەکانت وەڵامینەرانی عزیز بە یارمەتی ئەوکارانمان پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بۆ یوایکە سەرجەم بگو بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوە ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان ناگەم خواتان لەگەڵ